شاری سلێمانی دەکەوێتە نێوان هێڵی پانی 34 36 و هێڵی درێژی 45-46. سلێمانی دەکەوێتە باشووری ڕۆژاوای کیشوەری ئاسیا و ڕۆژهەڵاتی کوردستانی باشوور. لە باکووری ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەڕ و گۆیژە و لە باشوورەوە بە چیای بەرانان و لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارەزور و لە ڕۆژ ئاواوە بە شاخی تاسڵوجە گەمارۆ دراوە. شاری سلێمانی 853 مەتر لە ئاسی ڕووی دەریاوە بەرز و ئاو هەواکەی بە دەریای ناوەڕاست کاریگەرە. ساڵی 1984 میرنشینەکانی بابان و بە تایبەتی لە سەردەوی ئیبراهیم پاشاوە پێتەختی میرنشینی بابان دەگوێزرێتەوە بۆ ئەم پێدەشتی زاموایە. دەمانەوێ بزانین بۆ گواسراوەتەوە، خەڵکەکەی لە کێ پێک هاتووە، ئەم 231 ساڵ پڕ لە هەڵچوون و داچوونە لە چیەوە سەرچاوی گرتووە. جۆرە تامێک و بەرامەیەک لە پێکهاتەی سلێمانیدا هەیە، لەم بەرنامەیەدا ڕوونی دەکەینەوە. سلێمانی شارێکە کورد خۆی دروستی کردووە بۆ ئەوەی دروست کردووە ببێ بە پایتەخت. دروستکردنی هەر شارێ پێوەستە بە هێز و دەسەڵاتێکی سیاسی لە پرۆسێکی ئاوادانی و ئاشتی و ئارامیدا و پێوەستە بە دەسەڵاتدارێکەوە کە یا هیواخوازە یا پلان و بەرنامەیەکی هەیە بەرەو ئایندەیەک دێ بڕوات کە دوجار ئەم ئایندەیە بێتە بەردی بناغێک بۆ داهاتووی دەسەڵاتەکەی. کە ئەبینین مەسەلەن ئەمارەتی بابان ئەو وەختە کە دروست بووە هەروە لە بەلاش دروست نەبووە. مەسەلەن شوێنێکی داناوە کردوێتی بە پایتەخت و دوایمە ئەم پرسیارانە ئەکا بۆ ئەوەی بزانێت لە ئەوروپا چی ڕووە، سیستەمی ئەوروپا لە چیایە، قانونی لە چیایە، دروستبوونی هەیکەلی لەشکرەکەی لە چیایە. هەمووی ئەمانە سووسەکردن و بنکۆڕیە بۆ ئەوەی کە بزانن شتێک بۆ خۆیان دروستکەن. ئیبراهیم پاشای بابانیش دەیەوێت سلێمانیە دروست بکات کە بێتە پایتەختی واقعی میرنشینی بابان. بە بڕای من ئەم بیرکردنەوەی لە هزری ئیبراهیم پاشادا زۆر گەورەیە. ئەمە و پێدەشتەیە کە پێم وتن. بەڵێ معلومە قوربان. ئێرە ئەکەین بە پایتەختی میرنشین. قەڵات سوالان ئەی بۆ ئاریچیە نیەتی، بەڵام ئێرە لە چەند ڕوویەکەوە لای من باشترە. کەواتەکەی دەست پێ بکەین میرم. با بگەڕێینەوە بۆ قەڵاتوالان و لە مەجلیسا فکرێکی باشتری لێەکەینەوە. لاوە ئەمە دروستکردنی پایتەختە گاڵتە نییە. ئەمر و شۆرەت لای جەنابتانە گەورم. کەواتە با بگەڕێینەوە بۆ قەڵاتوالان. ئەم ناوچەیە کە لە مێژوودا بە زاموە ناسراوە چکە زاموە زاراوەیەکی ئاشووری قەتوخە ئاشوورەکان ئەم ناوچەدەوە ناوە زاموە بواتە ناوچەیە کە چواردەوری شاخە و ناوەکەی دەشتە. ئەم فکرەیە ئەسڵەن لە ناو لە بیری سلێمان پاشای بابانە بووە، سلێمان پاشای گەورە. سلێمان پاشا میری بابان کە بابیرە گەورە ئیبراهیم پاشا ئەکات. یەکی لە بیرەکانی بابان دوای میرە بۆ داغوێگی بابا کەوڵی ئەوە ئەدا بابان بەرەو دەستگایەکی سەربەخۆ بەرێت. یعنی ئەم چەند ساڵی پێش ئیبراهیم پاشا هەوڵی ئەوە ئەدا بابان بکا بە دامەزراوەیەکی سیاسی جوان، یعنی دای ماڵێ لە سیستەمێکی بنەماڵەیی عەشیرەتگەری خێڵەکی ناوچەگەری داخراو. بەڵام لەبەرەوەی کوژراوە ئەمە دواکەوتووە ئاوانکردنەوەی سلەیمانی. دوایە کە ئیبراهیم پاشا کردوێتی بە ناوی سلێمان پاشای باپیریەوە کردوێتی. بەڕەحمەت بێی فەرموو خۆی چۆتە سەر نێچیرەکە. بەڵێ گەورم خۆشم لە خزمەتیا بووم. یاخوا بەڕەحمەت بن. ئێ ئادەی وجەها و پیاو ماقوڵانی مەملەکەت. با بزانم ڕاوبۆچوونی ئێوە لەسەر دروستکردنی ئەو شارەی کە ئەمانەوێ بیکەینە پایتەختی میرنشینەکەمان چییە؟ گەورم سەرداری کوردان تۆچی ئەمرێکەکەی ئەمەوە جێبەجێکەی.
بەڵام منەمەوێت ڕاوبۆچوونی ئێوەشی لەسەر بێ. میرم ئێمە هەموو پرسڕایەکمان بە توێ وەکو مەجلیسی میرنشینەکەش هەموو ئەمانەیە گوێمان لە حکمەتەکانی جەنابی بێ. من بۆیەوە پێدەشتم بە دڵە خاکەکەی زۆر بەبەرەکەتە. میرم ناوچەیەکی فراوانە و لە داهاتووشە توانای تەوەسوعی هەیە. ئێ چیتر؟ گەورم سەرە و لێژە و پیسیش ناگرێتە خۆی. میرم لە حقیقەتدا ئاوی زۆرە و هەوای سازگارە. گەورم پێدەشتی شارەزورژە بەسێ بە کەرکووکە و سەرەڕی کاروانیشە. کەواتە ئێمە دەتوانین لە نزیک گوندی مەڵکەنیەوە دەستکەین بە دروستکردنی ماڵ و بازار و مزگەوت. جا گەورم خەزانەی میرنشین تەحملی دروستکردنی شارێکەکە ئەبێ دەست پێ بکەین. ئەگەر دار و پەردووی قەڵاتچوالانیشمان گواستۆتەوە بۆ ئەوێ ئەبێ دروست بکرێ. ئێمە توانین سوود لە قەڵاکەی نزیکی مەڵکەنیش وەربگرین. میرم شارێک بەو گەورەیە چۆن بە دانیشتوانێرە پڕۆبێتەوە؟ پێویستمان بە خەڵک و ئەهالی زیاترە. ئەزانم قاسی دەنێرم بۆ هەر چوار لای مەملەکەت تاوەکو خەڵکی منەوەر و پیشەوەر و دەستڕەنگینمان بۆ بنێرن. ئێمە پایتەختێک دروستەکەین لایق بە میرنشینی بابان بێت. یەخوا شکۆدار بن هەمووتان. جەنابی میر ئەبێ لە بیرمان نەچێت مزگەوتێکی گەورە و شایستە لە ناوەڕاستی شارە دروستکەین. هەرچی دەستنووسێک و مەخطوطاتێکمان هەیە هەمووی نقلکەین بە زووی بۆ ئەوێ. زۆر چاک. پاشا ئەو شارە ناوەندێت چی؟ بەرەکەتدا ناویێنەی سولەیمان. بەشێک لەو دەسنووسانەکە لە دەورەوانی حکمی بابانەکانە نووسراوەتەوە هەمویان دیارە هاوزەمان نووسراون ئاماژە بەوەکەن کە سلێمانی لە ساڵی 1200 کۆچیە کە بەرامبەر بە ساڵی 1985 بۆ 1986 میلادیەکە لەو ساڵایە گواستراوەتەوە لە قەڵاتچۆلانەوە بۆ سلێمانی. دیارە بێ سەردەمانێک کە هیچ نەبێت چەند مانگێک یاخود ساڵ یاخود ماوەیەشی پێشەوە دەست بە دروستکردنی کرابێ وە بەو شێوەیە تەواو بێ. بۆیە کە دەبی لەو دەکات بێتە ئێرە حساب بۆ ئێرە دەکات بە کۆمەڵی پێوەەر بۆی کە جارە بەر لە هەموو شتێک لە خودی سلێمانی ئێستادا گوندی مەڵکەن و گوندی ئابلاغ بوو ینی شێوەی لە ئاوادانی تیا بووە ناوە نەبوو ناوچەیەکی وێرانە بێت بەڵێ ئاوادانی تیا بە چەند گوندێکی تیا بۆ لێرە گوندی بچوو بچوو بوونێرە ئەمە دەشتێک بووە ئەم دەشتە کۆمەڵێک لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی جیۆپۆلیتیک و دەڕووی سیاسیش کۆمەڵێک قازانجی بۆ پڕیان پاشەگەیاندووە بە دیوێکدا بە پشتی سلێمانی ئێستاوە شاخی گۆیژ و ئەزمڕ بووە کە شێک لە دڵ عوسمانە بەهاتای دەیتوانی ئەم زنجیرە چیایە بتوانین بەگرێت لە شارەکە بکە پایتەختی ئایندەی میرنشینەکە ئەمە دیوێکە لە خاڵەکانین لە هەمان کاتە پێکەوە بەس بۆ لە بینی کەرکووکی ئێستا و شارە زۆری ئێستایە کاتەدا هەموو ناوچەکە شارە زۆری پێوتراوە و گەرمیانیشە لە هەمان کاتە بۆی بتوانین لە ڕێی سلێمانیەوە منیشتەکەی پەر بەهایە بەرە و دوکان و بەرە و کەرکووک و بەرە و گەرمیانی ئێستا و بەرە و خانەقین و تاقاتەوە بەرە و هەڵەبجە و هەورامان کە بۆ دەسەڵاتی بنیشتنی ئەمە ڕۆژگار زۆر گرنگ بۆ تایبەتی پاش ئەوەی کە دەڕانەکان لە سوودی شارە زۆر نامێن و ئەچتە ویستنەی کوردستانی خۆرهڵاتەوە ئەمە خاڵێکی ترە سەرباری ئەوە بە بڕای بنین پاشا نەمە بنیشتی بابان لە گوندەکە لە سەڵاتدارەتی بکات هەمان نەزان لە 1650 بنیشتی بابان دەئامەزرێت تا 1964 کە مێژوویەکە خۆی لە خۆی لە 100 ساڵ زیاتر دەدات 124 ساڵ دەخایەنێت بنیشتی بابان لە گوندا فەرمانڕەوایەتی کردووە. دروستکردبوونی مزگەوتی گەورە لە سلێمانیە کابێتە تەنها مزگەوتێک نییە ئەبێتە ئەو ڕۆژگارە بێتە مەکۆیەک ئەبێتە با بڵین شوێنێک کە تێیدا فەقەیەکەوە کاتەوە لە ناوچەکانی کوردستانەوە مامۆستای ئاینی ڕووی تێکا خوێندنی تایە واتە مزگەوتێک نیە تەنها مزگەوتێک بێ نێژی جومعی تیا بکرێ ئەمەش خاڵێکی دیکەیە بۆ
بۆ سلێمانی کەوای لێکا سلێمانی تایبەتمەند بێ لە پێکهاتەیەوە مستمانی بۆیە تا بە زووی گەورە ئەبێ بە زووی گەشەکە بە زووی ناوپەیەکە بە زووی بە دەرەوە ئەناسرێت وە تا ئەم ڕۆژ بەهێزتر دەبێت ئەوەیە کە بناقی بەهێزە چکە لای پاشە بە بناقێکی جوان دروستی کرد ئەوان کە هاتنە سلێمانی بنەماڵی بابانیەکان و قڵاچۆلانەکان بەگشتی لە چاو حەجمی ئەم شارە گەورەی دروستکرا بوو کەم بوون ئەمەوە لە برایم پاشاکە کە بە نووسراوی فەرمی داوا بکە لە ناوچەکانی دیکەەوە خەڵک ڕوو بکەن ئەم شارە لە پیشەوەر لە کاسب لە خەڵکی با بڵێن وەرزێر و کشتیار و ئەمەی با بڵێن جوتیاری کە ئامادەی ئیشیتیایە کە ئامادەی تایە زەوی باتێ دوکانی باتێ دەست و دەستگیرۆیی بکە ئەبینین لە ئەنحای ئەو کاتەی ناوچەی با بڵێن گەرمیان و شارباژێر و دەشتی کۆیە و منتیقەی هەولێر و زۆر دیکەەوە خەڵک ڕووکاتی ئێرە ئەمە جگە لە خەڵکێکی زۆر لە ناوچەی هەمەدان و کرماشان و بانە و مەریوان و سنەوە ڕووەکەنە سلێمانی ئەمانە کە دێنە سلێمانی پێکاتە و ئاوێتەیەک لە سلێمانی دروستە بێت جیاواز لە ناوچەکانی دیکە ئەمە تایبەتمەندێکی سەیری داوە بە سلێمانی جگە لەوەی کەوا ئێرە ئەبێ پایتەختی بابانیەکان ئەم تایبەتمەندێش دێتت پاڵی ئەویش ئەوەیە ئەگەر ئەمانە ناوچەکانی خۆیان وابەستەی دەمارگیریەکی خوێن و پشتوپەنایەکی خێڵ و ناوچە و گوندەکانیان بوونە لە سلێمانیە ئەوەیان نامێنێ چونکە لە شارباژێڕەوە بۆ قەراخەوە لە سنەوە بۆ سابڵاخەوە لە مەهاباتەوە بۆ شوێنی تر کە خەڵک بۆی هاتووە بە ڕنگانەوەیکی جوانی سیر هاتووە بە دەسراسەیەکی سیرەوە هاتووە بە بێشکەیەکی ڕەنگاوڕەنگی سیرەوە هاتووە ینی جیاوازی هەبووە بە قاڵیەکی سیرەوە هاتووە ینی کاتێککە مەسەلەن قاڵیە کراوە لە شارباژێڕەوە تا سنەوە سابڵاخ و تا پشدەر و تا لایەنە ناوچەکانی تری کوردستان خەڵکانێک کولتوری ڕەنگاوڕەنگی جیاوازیان هێناوە ینی بەرهەمەکانیشان جیاواز بووە جیاوازی زۆر جار کولتور دەوڵەمەنگەکە ئەم دەوڵەمەنگیە سلێمانی هەیەی هەی بووە میستەڕیت کە لەگەڵ میری بابانە ئەو وەختە کۆوە بێتەوە لەگەڵ ئەو کەسانیش کە وڵاتەکە بەڕێوە بن باسی ئەوە کە ئەڵێ هەستم کرد ئەمانە ڕۆحێکی نەتەوەیان تایە ڕۆحێکی بەرەو پێشچوونیان تایە ڕۆحێکی ئەوەیان تایە کە قەوارەیەک دروستکەن بۆ ئەم میلەتە ئەڵێ تەنانەت ئەو کەسانی کە بینی من مەسەن بڵین با بڵین وەزیر بووە یا حکومڕانێک بووە بەردەوام پرسیاری بە پەرۆش و پرسیاری ئەویان لێ کردم کە هایە ژیان لە ئەوروپا چۆنە ژیانی ئابووری چۆنە لەشکرارایی چۆنە و بە تایبەتی تەرکیزیان لەسەرەوە کرد کە پێکاتی لەشکر لە ئەوروپا چۆنە چەکەکانیان چۆنە مەشق چۆنەکەن ینی ڕیچ ئەڵێم دیارە مەبەستیان بوو کە شێک دروستکەن بۆ خۆیان سوپایەک دروستکەن کە پارێزگاریان لێ بکە و بۆ بەڵگەی ئەمەش ئەڵێ حتا میر پێی وتم ئەرێ ئەم مەڵبەندەی تۆ ئەم ژورانی کە دروستی کردووە لە ژووری هین ناچێت لە مرکزی حکوومەت و ئەمانە ناچێ وتی وەڵی میستە ڕیز بڵین چی ینی ئەمە لە بەردەم خەتێران بەردەوام لە بەردەم خەتەران چونکە ئەم ساڵ کەچاکی یەکەم عەجەمەکانیان ئەیڕوخێنن دوو بەیانی کەچاکێکم وە عوسمانیەکانیان ئەیڕوخێنن معناوە ئەمانە بەردەوام لە بەردەمی خەتەری ئەم دوو لایەنە بوون لەبەرەوە هەوری ئەوەیان ناوە ینی پەرۆشی ئەوە بوون کە بتوانن چیانێک دروستکەن و چیانەکە بتوانێت پارێزگاری لە خۆی بکە و بە پارێزگاریکردنەکەش بە چیە بێ بە سوپا بێ بەڕاستی بە سوپا بێ کە لە مێژووی مرۆڤاتیدا هەزاران ئەزمونمان هەیە هەزاران دروستکردنی شارمان هەیە ئەتوان من ناوی سەدان پاشا وەڵام ئەدەشێری کوڕی بابەک شاپوری ساسانی ئەدە خەلەفڕۆشیدوان ئێرقێل دقەلیانۆس تاگاتە ئەسکەندەر تاگاتە جەعفەری مەنسوور و تا فاتمیەکان هەمووی قاهر بلای فاتمیە کە شاری قاهرە دەبێتە پایتەختی وڵاتی بیستر هەموو ئەمانە کە شار دروست دەکەن بیرێکی سیاسیان هەیە ئایندێکی سیاسیان هەیە پێشبینێکی سیاسیان هەیە و بۆ کاردەکردنەوەی ئەو دەسەڵاتی هەیەە بەرەو قوارێکی بێستر و جوانتر بڕات و سیاسیتر بڕات بەنای باشش لەوانە کەمتر نەبوو لەوانە لاواستر نەبووە بۆ ئێستانی مە هێزۆ دروست دەکرێت و بێتە ناوێکی جوان نەک بۆ ڕابردوو بگرە بۆ مێژوو ئاینی پێم وایە نەکورد بگرە مرۆڤایەتیش لە پێکهاتی سلێمانیدا لەبەرەوەی خەڵکیی زۆر لەم لاولاوە ڕیتە کردووە ئەم هەمە جۆریە فرە کەڵچەریەکی دروست کردووە بەشە زمانەکانی کوردی لە هەموو لایەکەوە ڕوویتە کردووە بۆیە زمان و ئەدەب و هونەر تیایدا دەوڵەمەندە بابانەکانیش گرنگیان بە ئەدەب زۆر داوە کە شاری دروست کرد برایم پاشا لە قەڵاچوالانەوە هێنایە سلەیمانی هەر لەگەڵ ئەو هێنانە سلەیمانیە قوتابخانەیەکی ئەدەبیش
دروست بوو قوتابخانە ئەدەبیەکە ئێمە ئەڵێن نالی و سالم و کوردی کە ناومە ناون سێ کوچکەی بابان کە سێ شاعری گەورن بەو شێوەی کە لە سلەیمانیە بۆ بە شێوەزاری خەڵق بۆ بە زمانی شارەکە بە زمانی میرنشینەکە لە سایی ئەو دەسەڵاتە کوردیە کە ئەتوانین بڵین سەرەتاکانی خەمڵین و چەکەرەکردنی هۆشیاری نەتەوەیی کووردە ئەو زەمانە بینین زمانی کوردیە بێ بە زمانێک کە پێی ئەنووسرێ ئەدەبێکی بەرزی پێ ئەنووسرێ هەم بە شعر و هەم بە پەخشان ئێمە بە پەخشان نمونەمان هەیە لەوانە بۆ نمونە عەقیدەنامەکەی مەولانە خالیدی نەقشبەندی لە ئەدەبیاتیشە ئەدەبیاتێکی بەرز کە نالی و سالم و کوردی ڕەنگە زۆر شاعیر و نووسەری کەشە بێ کە بەداخەوە ئێمە نووسینەکانیان بە حکمی کەم تەرخەمی خۆمان ئێمە نەگەڕاوین بە دوای ئەو گەنجینە نووسینە دەوڵەمەدێ و زەمانە ئەوانە بەڕاستی گەنجینێکی گەوریان بۆ ئێمە بەجێ هێشووە ئەمە بۆ خۆی ئەتوانین بڵین بناغەیەشی دانا بۆ ئەم شێوە زمانەی ئەو ناوچەیە کە ئێستا پێوترێ سۆران یاخود ئەتوانین بڵین کوردی ناوەڕاستە کە ئەتوانین بڵین شێوەیەکی ستانداردی وەرگرتووە خزمەتێکی زۆر گەورە کراوە ئەمە دوا بە دوای ئەوە بینین ئەم ڕێچکەیە لەو ئەدیب و نووسەر و زانە گەورانەوە دەستی پێکردووەوە دواتر ئێمە ئەتوانە بڵین ژمارەیەشی زۆر دەقی کوردی بە تایبەتی لە بواری شعرە هەر لەو زەمانەوە تا ئێستا دەست ئێمە کەوتەوە بەڕاستی ئێمە یەکێکە لە خاڵە زۆر گرنگ و پرشکدارەکانی دەورانی حکمی بابان لە ناوچەی سلێمانی دیارە ئەو کات هونەر بەم پێناسەی ئێستا نەبووە بەڵام بابانیەکان بە دڵنیایی ینی هەوڵێکی زۆریان داوە بۆ کردنەوەی قوتابخانە و پێگەیاندنی خەڵک و کڕینی کتێب هەتا باز ئەکەن کەوە ئەمان خەڵکیان نردووە لە بەغا و لە میسر و لە یەمەن و لە تورکیا لە هەر کوێیەک بیست بێتیان کەوا کتێبێکی دانسقە هەیە هێناویانە و خستویانەتە ژێر بڵێن ڕکێفی شێخی گەورە شێخ معرفی نۆدێ بەو شێوەیە ئەڵێن 6,000 کتێب کۆکراوەتەوە و هەمووی لە مزگەوتی گەورە دانراوە ئەم کتێبخانەیە دواتر کەوتە دەست حەزرەتی کاک ئەحمەدی شێخ و لە دوای ئەو کەوتە دەست بڵین بنەماڵەی ئەو شێخ سەعید و ئەنجا شێخ مەحموود بەڵام بەداخەوە لە هاتنی ئینگلیزە وەک بازەکرێت کەوا ئەو کتێبخانەی هێنراوەتە بەر حەوشی مزگەوتی گەورە وە سووتێنراوە تەنها 400 دانەی لێت دەرچووە باقیەکەی تری هەموو سووتێنراوە توانی بڵێن قوتابخانەی نالی سالم کوردی لە سەرەتاوە هەروەها لە دوای ئەوانیش قوتابخانەی گۆرانی گەورە کە قوتابخانەی ئەدەبی نوێیە لە دوای ئەویش قوتابخانەیەکی گەورەی تر بە ناوی قوتابخانەی مامۆستا شێرکۆ بێکەس کەەوە هەمووی هەر لە سلێمانیەوە سەری هەڵداوە بەڵام لە پاڵ ئەوانە مەولانە خالیدی شەیە و مەحویش هەیە لە پاڵ ئەو سێ کوچکەیە بەس ئەو سیانە بەناوبانگترن چونکە شێعرەکانیان شتی تایبەتی بووە شتی تایبەتی بووە و سەر بە میرنشینەکە بووە میرنشینەکە بووە و بەردەوامی ئەو قوتابخانەی بابەتایەر و خانی و مەلای جزیری و ئەوان بووە بەڵام بەچی بەو شێوەزارەی کە شێوەزاری سلەیمانیە و پاشای بابان شاری بۆ دروست کردووە. قوربانی تۆزی ڕێگەتم قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور ئەی لوتفەکەت خەفی و هەوا خواه و هەمدەمە وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حزور ئەی هەم میزاجی ئەشکی تەڕ و گەرمی عاشقان تۆفانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنور گاهێ دەبی بە ڕەوح و
دەکەی باوەشێنی دڵ گاهێ دەبی بەدەم ئەدەمێنی دەمی غرور سوتا ڕەواقی خانەی سەبرم سوتا ڕەواقی خانەی سەبرم دڵ و دەروون نەیماوە غەیری گۆشەی زیکرێکی یا سەبور وەک ئاهەکەم دەوان بە هەتا خاچی کۆی یار وەک ئەشکەکەم ڕەوان بە هەتا ئاوی شیوە سوور جانم فیدای سروەکەت ئەی با دەکەی سەحەر جانم فیدای سروەکەت ئەی با دەکەی سەحەر وەی پەیشی شارەزا لە هەموو ڕاهی پرخەتەر هیممەت کە چاپوکانە بە ئیجرای مەطلبم لەم سەر بڕۆ وەک بەرید و لەوێوە بێ وەک تەتەر بۆ موڵکی شامە نامەی من بۆ موڵکی شامە نامەی من سووی نالیە هەر حرفی ئەوە لە وەزعی ویلایەت ئەدا خەبەر لەو ساوە حاکمی بەبە گشت دەربەدەر کران نەیدیوە کەس لە چیهرەی کەس جەوهەری هونەر سەیوان پڕە لە شەخسی ستەم دیدە خوار و ژوور هەر قەبری پڕغەمانە لە هەر لە ئەکەم نەزەر زستانی ئەوەڵین بوو دڕابەرجی شێخەباس ڕۆمی ئەوەندە شومن لە شەخسیش ئەدەن زەرەر دڵ نایەڵێ بڵێم چییە سامانی حوجرەکە حوجرەکە هەر تاری عنکەبوتە حیجابی ژوور و دەر توخوا بڵێ بە حەزرەتی نالی دەخیلی بم دەخیلی بم بەم نەوعە قەد نەکا بە سلەیمانیا گوزەر ئەم مڵکە نەزمی نابێ بەبێ عەدلی واریسی بێ ئەو بە قەزدی ئەم تەرەفە بانەکە سەفەر سالم سیفەت دەبێ کەسیە با نەبێ هیلاک من کردم ئەو نەکا لە غەما خوێنی خۆی هەدەر لە ناو شاری سلێمانی دەبووە ناوبانگەکەی زیاتر لە سنووری بڕیوە و سنووری بەزاندووە چونکە کەسایەتی زۆر گەورە وەک شاعیر و نووسەر و ئەهلی قەڵەم و مەسەن کەسانی ئاینی لەوانەوەکو مەسەلەن وەکو لەو پێش باسمە کرد نالی سالم کوردی ئەنجاییتە سەر مەحوی ئەنجا تەنانەت بڵین کاکە حەمەی ناری هەروەهایتە سەر بێخود شێخ نووری شێخ ساڵح ئەبڵا گۆران مامۆستا برای مەحمەد میرزا مارف ڕەمزی قەزاز کەسانی تری زۆر لەمڕۆ بەخۆی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ئەمانە هەرێکە چونکە جێ دەستیان دیار بووە لە بوارەکانی نووسین و لە پەروەردە و ئەمانەدا سێرەکەی دەنگدانەوەیکی چاکیان بخۆیان بێچێک و مامۆستا عەلاتین سەجادی بێگومان خاوەنی مێژووی ئەدەبی کوردیە لە سلێمانیە ژیاوە لە سلێمانی کاریگەری سلێمانی پێوە دیار بووە برای مەحمەیش وەک شاعر شاعرێکی گەورە بوو وەک نووسەر نووسەری گەورە بوو ئەویش کەسێکی گەورەیە لە مێژووی کووردا لە مێژووی ئەدەبیاتی کووردا بەتایبەتی لە مێژووی ئەدەبیاتی کووردا کەسێکی گەورەیە جا ئەو سلەیمانیەیە ئەمانەی هەموو پێگەیانوە وەک پایتەختی ڕۆشنبیری کورد هیچ شارێکی کوردستان بە ئەندازی سلێمانی کتێبی لەسەر نەنووسراوە بە ئەندازی سلێمانی شعری بۆ نەوتراوە بۆچی چونکە ئەم پێگەیە وەختی خۆی لە بیستەکانەوە خوێندن بە کوردی بووە لە سلێمانیەوە تەمان لە هیچ شوێنێکیکەی کوردستانە وا نەبووە بەس لە سلێمانی و خوێندن بە کوردی بووە ڕۆژنامەی باش دەرچووە و پێشکەوتن هەروەها بۆ نمونەیە یەکەمین دیوانێکە لە کوردستانی گەورەدا تاکو ئێستا چاپ کرابی دیوانی مەحوی بووە ساڵی 1922 لە خۆماکەی زەمی سایب لە ساڵەکانی 20 لە کاتی حکومڕانی شێخ مەحموود دروست بووە یەکێ لەو شتانی کە زۆر من شانازی پێوەکەم بۆ بەردەوام لە چاوپێکەوتنەوەمانە باسم کردووە وتومە نووسینی پەخشانی کوردی بە ڕەخنە دەستی پێ کردووە
و بەتایبەتی چیرۆک کە من خۆم چیرۆک نووسم یعنی جەمیل سایب یەکەم جار کە ڕۆمانی لە خۆما ئەنووسێ بەڕەخنە دەست پێەکە بەڕەخنە لە دەسەڵات لە قۆناغی سیەکانە دووبارە حرەکەیەکی شانۆ نووسین و بێزگە لە شتەکانی تریش ڕیوایەتێک تریشی ئەحمەد موختار جافەیە هەر لەو فترە نووسراوە لەو وەختا مامۆستا فواد ڕەشی ئۆمانە کۆمەڵێک مەسرحیاتیان تەقدیم کردووە لە هینی تەرجمەیان کردووە ینی لە زمانی بێگانەوە ئەمانش بەڵگەی ئەوەن کە لە سلێمانیا بزوتنەوەیەکە بۆ بزوتنەوەی ڕۆناکبیری ئەم بزوتنەوە ڕۆناکبیریە زیاتر ڕەنگی لەو کارە ئەدەبی و هونەریانە داوەتەوە کە ئەو وەختانە پێشکەش کراون جەمیل سایب یەکەم چیرۆکە بۆ بناغە بۆ چیرۆک بۆ دیسانەوە بۆ ئەو سلەیمانی کە پایتەختی ڕۆشنبیری کووردە و تا ئێستاش کە قساکەین بە سلەیمانیەکەین ئەو ڕۆڵە گەورەیە ئاین بە سلەیمانی کە هەیەی و کە ئێمە خۆشمانێ شارەکەی خۆمان خۆشەوێ ژانی گەلیش یەکێکە لەو کارانەی کە بە قەناعەتی من ئەچێتە چوارچێوەی ئەوە کە نووسەرەکەی پیاوێکی زۆر هوشیار بوو مامۆستا برای محەممەد هوشیار بوو هەم وەک بابەت هەم وەک تەکنیک هەرچەند بەعزێ گەڵێن ئەمە لە پەنجەکانە نووسراوە و بەسی شۆڕشی جەزایر ئەومانە بەڵام شتی وان نییە ئەوە باسی شۆڕشی کوردەکە شۆڕشێکە حتا ئەگەر تەخەیلیشی کردبێ زۆر جوان تەخەیلی کردو چونکە زۆر واقعە بێزگە لەوە لایەنی تەکنیکیەوە من ئەو ڕۆمانم بۆیە بەدڵام کە جێڕانەوەیکی تەقلیدی نییە جێڕانەوەیە کە یەکەم جار کە دەست پێەکە لە فلاش باشێکەوە دەست پێەکە پاڵاوانەکەی کە ناوی جوامێرە کە ئەیخەنە ناو سەیارەوە و لە ئاوێنەکەەوە تەماشاکە و ئەگەڕێتەوە بۆ دواوە بۆ ئەحداسەکان بۆ ڕووداوەکان ئەمە تازەترین تەکنیکە لە چیرۆک و لە ڕۆمانە کە مامۆستا برای محەممەد هینی کردو دوو هەریەکێ لە ئاماژە جوانەکانی ئەو ڕۆمانە ئەوەیە ئەو کەسێک کە گیراوە کە ناوی جوامێرە کابرایەکی شۆڕژێر نییە کابرایەکە ڕاستە فەزاکە و هینەکە هەموو سلێمانیە بەڵام خەڵقی بەیانیە کاتوێتە دەرەوە و خەڵق مزاهراکە خەڵق مزاهراکە وەکو ئێستا مزاهراکە و داوای حەق و حقوقی خۆیەکە ئەویش لە پڕێکا کەوێتە ناو خەڵکەکەەوە بەڵام ئەم نەهاتووە بۆ ئەوەی خۆپیشاندان بکە هاتووە ژنەکەی لەسەر زاینە بە دوای ماما ناگەڕێ بەڵام ئەویش لەگەڵ خەڵقەکە ئەگیرێ و تر ئەبرێت و 10 ساڵ حکم وەرێت و ئەمەش هەریەشێکە لەو شتە جوانانی کە لایەنە تەکنیکیەکەی ئەو ڕۆمانە بە قووەتەکە بێزگەلەوە کۆتایی ڕۆمانەکەیش و ئەو حرەکاتانی کە تایەتی ئەو گروپانی کە پێشمەرگەن و ئەو گروپانی کە ئەنتی ئەوانن و ئەو گومانانی کە دروست ئەبن لە ناو شۆڕشە چۆن دروست ئەبن و چۆن دروست نابن هەموو لەنا ئەو ڕۆمانە هەیە لەبەرەوە بەلای من یەکێکە لە ڕۆمانە هەرە جوانەکانی ئەو فترەیە کە نووسراون و مامۆستا برای محەممەد نووسیوێتی ئەگەر بێن باسی دەستبەندی بەلا بکەین بەجا خۆی بەڕاستی قوتابخانەیە بوو قوتابخانەیەکی دانابوو بە ناوی کەشتی نوح شوێنی نووسنی بوو شوێنی خوازنی بوو شوێنی ئەو قوتابیانش بکە فێری خوێندنەواریەکردن بێژگە لەوەش من پیاوانی وەکو مامۆستا هەردی و مامۆستا فەرەدین و عەلیەمین و ئەمانە ئەچوون بۆ لای ئێواران فارسیان لا خوێن قوتابخانەی کەشتی نوح کە خوا لێ خۆش بوو نەجمەندی مەلا لە سلێمانی کوردێتەوە ساڵانیشی زۆر بەڕاستی خزمەتی کردووە خەڵکی پێگەیاندووە و ئەمە بەڕاستی سەرنجی زۆر خەڵکی بێگانە کە و زمانە هاتوونە سلێمانی سەرنجی ڕاکشراون کە خەڵکێک خۆ بەخۆ بەرامبەر بە یعنی پارێکی زۆر کەم خەڵک فێری خوێندەواریەکە تەنانەت مامۆستا نەجمەندی مەلا لە سەردەمی عومەر عالیە کە لە سامبولکەران هینی هەبوو خوێندنگەکەی لێبوو کەشتی نوح دەرسی بە خەڵکی ئەم شارە ئەوتەوە بە ئەوانەی کە نەئەپەرژان بە ڕۆژ بچنە خوێندن ئەوانەی یا خوێندنیان تەمەنیان تەجاوەزی کردهبوو ئەو دەرسی پێ ئەوتن وەکووتمان ئەمە چییە؟ نون ئەمەشیان نونە بۆ لکاندن بە حرفەکانی ترەوە چییە؟ نون
وەکو چی؟ وەکو نان وەکو نان. با وەکو چی؟ وەکو باران وەکو باران. ئافرم. نون نون با با خەڵک بەڵە قوربان زۆر چی؟ وەڵا نازانم مەبرم. ئەمە چی بوو؟ نون با نون با چیەکە لێرە؟ ئەو ئۆراق و کاغەزانە چی؟ بە تەما چین؟ سەلام پاشا. واقعان ئەم نەفەرانە کوێرن، هێناو من چاویان چاکەمەوە. عەجەبە، کوێرێکی ئەوەنە چاو دەبینێ؟ با چاویان ببینێ، بەڵام کەنە خوێنەوار بن وەکو کوێروان. یعنی فێری قیراوە کتابە دەیکەی؟ وەکو وەی بینی. ئافەرم، تۆ ناو چی؟ نەژمەدین. نەژمەدینی مەلا. نەجمەدین، تۆ هەچێکی ویست وەرە بۆ متەسەرفیەت. من عومەر عەلی. بەدوعا. بەدوعا. خوا ئەکەواز مالێن. ئێستا حرفێکی تر ئەخوێنین. ئەویش حرفی ئەو قوتاب ئەو ماڵی خۆی کردو بە قوتابخانە خەڵک زۆر پێگەیان. جاشتی خۆشیە بۆ لەوانە دوو پشی لێ هەبوو ناوی ئەحمە مەحمووی ناو نابوون. ئێوارەیان من مامۆستا هەردی زۆر جار کاک پەرێجون عەلیمینە باوکی دکتۆر ئاسۆر مەحافظ ئەشوی سەدامانە کرد. قسەی خۆشی جێڕایە وتی لەم ئێوارانە من داوەتی ماسی بووم کاک هەردی وتی لایکی وتی لای پشیلەکانم وتی ماڵێکی دراوسێمان دکتۆر قوتبەدین ماسی کڕیەوە ترشی خۆی کردەوە دایناوە ماسێک ئەم پشیلەکەی من چوو هێنای بۆ خۆ من ستورم کردەوە خواردم و من داوەتی ئەوان بوو. کە باسی شاری سلێمانی ئەکرێ بێگومان گەلێ سومبل هەیە کە ئەبێ بێنە پێشەوە و ناویان بهێنرێ و باز بکرێن. یەکێ لەوانە پێرەمێردی نەمرە کە بە تۆفیقی مەحموواغای هەمزاغای مەسرب ناسراوە. ئەم پیاوە سەرەتای گەنجێتی خوریای شعر و ئەدەبی هەبووە بەڵام بە زۆری وەکو هەموو گەنجێکە دەزەکا بەنووسین بۆ خۆی بووە. لە پاشە بەهۆی ئەو خوێندەواری کە هەی بۆ لە مزگەوتی مەلا حسێنە گۆجە خوێنێتی و لە مزگەوتەکانی شاری سلێمانی و بانە و کەرکوو خوێنێتی خوێندەوارێکی ئاینی پیا کردووە و شارەزای گەلێ بواری تری ژیان بووە. پیرەمێردیش یەکە لەو کەسە گەورانەی لە تورکیاوە هاتوۆتەوە وە لێرە بناغەیەکی ئەدەبی گەورەی داناوە وەک شعر و نووسین. یان لە سەرەتای سەدەی نۆزدەهەما چونکە خلافی لەبینەوەی ساڵێکیان بووە شێخ سەعید حەفید داوا دەکرێت لەلایەن سوڵتانی عوسمانیەوە بۆ سەردانی ئەوێ بکات. ئەوش ئەوێ بە تەدارەکەوە بڕوە مەجموعەیەک کەسی خۆی بەرێت تەوان بێگومان شێخ مەحموود کوڕی ئەبات ناوی لەوانە ئەبێ و هەروەها شێخ مستەفای نەقیب و ئەشرافانی شار لەوانش دوو کەسی کە لەو دوا بە شاعری گەورە ناسراون پیرەمێرد و زێوەریشان لەگەڵا بێت. ئەو سەفەرە 25 ساڵی خەیانەوە چارەکە سەدەیەک لە ماواتەوە. بەر لەوەی پیرەمێرد لە ئەستەمبول بگەڕێتەوە نەورۆز لە شاری سلێمانیە لە دووتێی حوجرەکانە بەرجەستا بوو. مەسەلە بە لەقاپیانە نووسی جژنە پیرۆزە ئەوش بە فارسی. لە هاتنەوەی جەنابی حاجی تۆفیقی پیرەمێرد کەوا زۆر گرنگێکی چاکیدا بە نەورۆز کەەوە وتی جەژنێکی ئاریانە کوردیشتیا بەشدارە ئەوە بوو هات و سەپانی کاتێک کە ئەم جەژنە ساڵانە یادی ئەکردەوە گەرم و گوڕێکی خستە دڵ و دەرونی هەموو دانیشتوانی شارەوە بەرحاڵ وەک وتمان
ماوەی چارەکە سەدێک لەوێ ئەمێنێتەوە بەڵام لە ئەنجامە کە تورکەکان لە زۆر شت پەشیمان ئەبنەوە لەو داخوازیانی کە کورد بختخۆ بوویەتی ئەگەر نەدواوە و ئەو ئازادیش بوویانە بەرەبەرە زەو دەکرێت ئەکۆنە محارەبەکردنیان پێمەد ژیانی کەوتە خەتەرەوە مستەفا ساحیبی خوشکەزای نامی بۆ نووسێ بۆ ئەوەیە کە بگەڕێتەوە حتا ئەوەش حکایەتی لە کاغەزەکەی بە تورکی بۆ نووسیوە پێمەد زۆری پێ ناخۆش بووە ئەڵێ ئەو کەسانی کە تورکیان خۆشویستوە پیان وە تو جل خوار پێڵێ مستەوە وا دیارە تۆ جل خوارەکەی کاتێک کە پیرەمێرد لە ناوەڕاستی بیستەکانە گەڕایەوە بۆ شاری سلێمانی ئەتوانم بڵێم لە سەرەتای سیەکانەوە بیری لەوە کردەوە کە ئەم جەژنە میلیەی کە هەیە هی نەورۆز لە چواردیواری حوجرەکان بینێتە دەرەوە. پیرەمێرد بە جیرفانی خۆی ئاهەنگسازی بۆ جەژنی نەورۆز کردووە، هاتووە لە چلەی هاوینە داری کڕیوە، چکم دار کە هەرزان بۆ کەس دەی نەپرسی و خەڵک پێویستی پێی نەبووە، ئەم هاتووە داری کڕیوە لە ڕاڕەوی داڵانی ماڵانە دایناوە هەتاکە ڕۆژی نەورۆز. تەمەنم دەوری 9 ساڵ و 10 ساڵ بوو. ئێمە چوین بۆ کارێزی وەستا شەریف، کە چوین بۆ کارێزی وەستا شەریف تەبان نیوە ڕۆنانەکەمان خوارد و ئاهەنگ دەستی پێکرد، کە ئاهەنگ دەستی پێکردی تر من بەجێ مێشتن هاتم بۆ ناو ئاهەنگەکە وەستام لە شوێنێکا کە زۆر لە ڕیزی پێشەوەیە نزیک ئەو شوێنەی کە خەڵکی قسەی تیاەکە، کە دەستی پێکرد سەیرم کرد میستەر ئەدمۆنس کە مستەشاری وەزارەتی داخلیە بوو هات بۆ چەند کەسایەتێکی شاری سلێمانی ناتوانم بڵێم کێ بوو کێ نەبوو لەو کاتا لەو عمرا ئێمە نەمانە ناسین، بەڵام دەرکەوە پیاوێکی سوور بوو کە هەموو ڕێزیان لێگر میستەر ئەدمۆنس بوو لە ناوەڕاستە دانیشت لەم بەریشەوە شوێنی ئەوە بوو کە وتارێ شتێک پێشکەش بکرێت. سعادتي متصرفي لواء سليماني جنابي عالي مقام مستر أدمونس أهالي وجهائي دانشتواني سليماني محترم حمد وسناب وباري تعالى كأمصاليش بكيف سروروا يادي ججني نوروز كينوا ججني نوروز جژنی قومی کوردە هەموو ساڵێ واجبە لە سەرمان بەم چەشنە ئیجرا بکرێت. حزورتان بۆ ئەم جەژنە پڕبەهجەتە مایەی ئیفتیخارە بۆ من و عمومی سلێمانی. فایق وەستە ئەزانم بە تەمای چیت مەعز بۆ ڕەزای خوا جەژنی نەورۆزە و لێمان تێک مەیە هیچ نییە شعرێکەوەی خوێنمەوە. ئێ باشە شعرێکە نووسیەوەی خوێنیتەوە بەس ئەزانم بە تەمای چیت تکال لێ یەکەم. منیش چێڵم ناڵم شعرێکە خوێنمەوە تەواو. ئێ باشە گوێ بگرە لێ دەپاڕێمەوە تکال لێ یەکەم مەی خوێنەرەوە. سەد لەمە باشترین حاجی تۆفیق 27 ساڵە من ڕەنجبەری تۆم بنان و ئاو و جل و بەرگی خۆم خزمەتم کردی لە ئێران و ڕۆم لە پێناوی تۆیە شکاواز تۆم کەچی هەردیر و ڕەنجەڕۆم گوناهم چی بوو بەم دەردەت بردم بۆچی بە ناحەق وا سووکت کردم 27 ساڵە منەڕەتێنی دەفر و فیشاڵ هەڵمەخڵەتێنی ڕۆژی نەوعێکم هەڵەپەڕێنی 27 ساڵە دڵم لێت پڕا حاڵم بەدەستەوە زۆر شڕا سەد بەڵێنبەی لای من ترا بەسێتی ئەم وڕاوڕا نۆکەری ناکەم وەرگم هەڵدرا گوناهم چی بوو بەم دەردەت بردم بۆچی ئەوە بەناحەق سووکت کردم. کە ئەوەی بەجێهێش بەڕاستی ئاهەنگەکە تێک چوو ئیتر کەوتە بۆڵە بۆڵ و قسەکردن ئاگام لێ بوو
لەگەڵ پیرەمێردا ئەوە من بە چاوی خۆم بینیم و ئیسەش کە ئاوە چاو ئەنوخێنم و ئازانم ئەو ڕۆژەیە کە هین بوو ڕب ڕەحمەت بێ پیاوێکی قسە خۆش بوو دائیمە 20 کەس لە دەوری بوو دوایان لە قسە خۆشەکانی بێ بەڵام هەر بە مناسبەتیشەوە ئەڵێم یەکێ لەو شاعرانەی کە هەڵوێستی دائیمی هەبووە و سەربەرز بووە و جەریء بووە فایق بێکەس بوو کۆمەڵێک گەنج ویستیان ئاهەنگسازی جەژنی نەورۆز لە پیرەمێرد وەرگرنەوە بەرگێکی سیاسیانە بکەن بە باڵای ئەو جەژنە میلیەی پیرەمێردە هەر لە مامۆستا کامەران مکوری قارەمان و هەر لە بڵێن محەڕەم محەممەد ئەمین و ئەم پیاوە تێکۆشەرانە کە لە ساڵی شەستەکانە بوون بە سمبولی یادکردنەوەی جەژنی نەورۆز ئەمانە هەوڵیانە نەورۆز لە گردی مامایارەوە بیجۆزنەوە بۆ ناو هۆڵەکان بۆ بە شێعر و بە وتار و بەو شتانە بەرجەستەی بکەن ئەوە بوو گواستیانەوە بۆ سانەوی سلێمانی و لەوێ ئاهەنگسازیان کرد و تەنانەت پیرەمێردیشان داعوت کرد بۆ ئەوێ کاتێ داعوەتیان کرد زۆر بەترسەوە داعوەتیان کردوتیان ئێستا ڕەنگە دڵی گەرد بکایان شتێک بێ کاتێک کە هات دانیشت داوایان لێ کرد وتار بخوێنێتەوە لە وتارەکە فرمێسک بە چاوی هاتۆتە خوارەوە وتی ئێستا دڵنیا بووم کە ئیتر نەورۆز دوای من ناکوشێتەوە ئەم گەنجانە ئیرایە دەست ئەم لاوانە ئەم گەنجانە کە لە منیان وەرگرتۆ کەواتە نەورۆز بێدایک و باوک نەبووە ئەی کچینە وەرنە مەکتەب ئێوە تەسکینی دڵن زینەتی باغ و تەرەقین ڕەونەقی دەستەی گوڵن تازە ئێمە تێگەیشتوین دایکی چاچی خوێندەوار نەسلی وا دێنێتە مەیدان قەومەکەی پێبێتە کار یعنی بۆ یەکەمین جار ئێمە لە سلێمانیا بینین ڕۆژنامە بە کوردی دەرەچێت کەمە بۆ خۆی زۆر گرنگە ئەمە ئیتر ئەتوانین بڵێن لەو ڕۆ بناغەیەکدانەیە کە ئیتر سلێمانی بەردەوام ڕۆژنامەی تیا دەرچووە یاخود گۆڤاری تیا دەرچووە گەر دیقەت بین لە ساڵی 1920ەوە هەتا ساڵی 1974 ڕەنگە چەند ماوەیەکی زۆر کەم نەبێ بەردەوام سلێمانی ڕۆژنامەی تیا دەرچووە ئەگەر ئێمە بە زنجیرە پیاە بین هەل لە پێشکەوتنەوە بۆ بانگی کوردستان بۆ ڕۆژی کوردستان بۆ بانگی حەق بۆ مێدی استیقلال بۆ ژیانەوە بۆ ژیان بۆ ژین دواتریز بۆ ئەو گۆڤار ڕۆژنامانەی کە لە سەردەمی حکمی کۆماریە دەرچوون پیرەمێرد لە ژیانی ڕۆژنامەنووسیشیە یعنی گەلێک مواقفی وای هەیە کە پێویستە باس کرێ مەسەلا بۆ نمونە لەوانە لە کاتێکا کە ئەحکامی عورفی دانراوە لە عێراقا حکمی عرفی حکومەتی ڕەش بوو ڕەش بگیر بوو ئەوەیە جیرا ئەبرا و کەس لێ نێپرسیەوە ئەو لەو وەختە مامۆستا برای مەحمەد کە سەرنووسەری گۆڤاری گراوێژ بووە ئەجیرێت حکومەرێت و گەلاوێژی داخرێ یعنی شتێکی بۆ بوتۆ بەڕاستی حەزەکەم دەقیقەتان پێشکەش بکەم داد لە دەستی جەورت هەی چەرخی سەرچەوت وا گەلاوێژ کەوت گەلاوێژ بۆچ کەوت تاوان لێرە دوومانە هەیە گەلاوێژ کەوت ئێمە عادەتە لە کوردەوانیە لەمانی ئاب بەدواوە بەرەو ئەیلول کە دینا لە قلفێنێکی کاڵن گەلاوێژ کەوت جاولی وا گەلاوێژ کەوت گەلاوێژ بۆچ کەوت ئەگەلاوێژ بۆ داخرا ئاسۆی ئەدەبی کوردی پڕتەمە سفێدەی بەیان شینە ماتەمە ژین بۆ گەلاوێژ بوو بە پەرژین ئێستا لە دوای ئەو بێزارە لە ژین ئیبراهیم لە ناو نارا سوتاوە سەجادەی تەقوا بێڕایەڵمەوە
طبعا إبراهيم ما هو إبراهيم أحمد سجادي تقوى مقصي على الجادية جاء أم ديري أما تشتيك أبو حكمتي أوخته هو من وايا كشرخ ورقري سجادا بسر شدا بقري أساسي أدب زمان أبيت تقلاي شي زور بين بزماني شي بارابي كردي وجوان بنوسي باشا كواتا جنابي حاجي توفيق باك چەند ساڵ لە ئەستەمبول بووی 25 ساڵ ئەی تۆ ئەو شعرە نەویستوە کوڕم کاتێکە ئەگەڕێمەوە بۆ وەتەن وتومە ئەوا ڕوم کردە تۆ ئەی دایکی مشفق 25 ساڵە لە غوربەتدا بەیادی تۆ دەژیم خوا شاهیدی حاڵە قوربان جەنابەت لە چ ڕۆژێکا گەیشتی تۆ سلێمانی ئەوە معلومە کوڕم ئەو کاتەی من هاتمەوە سلێمانی بە تەعریخی 23/2026 گەیشتمەوە ماڵی خۆمان هەر لەو ڕۆژە لە ژیانەوە نووسرا بوو پیرێ لە معتەبەرانی وڵات حاجی تۆفیق بەک تەشریفی هێناوەتەوە بۆ سلێمانی عەرزی بە خێرهاتنیەکەین ئەی ئەو لەقەبی پیرەمێردە و چۆن بۆ خۆ هەڵبژارد ئەوە لە ڕۆحی خواجە عوبەیدوڵڵای ئەنساریەوە وەرم گرتووە باشە کە تەشریفت دێنایەوە بۆ ئێرە لە چ جەریدەیەکە ئیشە کرد ڕۆژنامەی ژیان ئەو دەما لێپرسراوەکەی مەرحوم حسێن نازمبەک بوو ئەو چووە بەر ڕەحمەتی خوا و منیش لە ژمارەی 321ەوە لە 9/5/1934 دەسم بەکار کرد ئیتر بووم بە مدیری چاپخانەکە و لێپرسراوی ڕۆژنامەی ژیان پیرەمێرد بەو شێوەیە ژیا لەگەڵ قوتابخانەی زانستی لەگەڵ نەورۆزە و لەگەڵ شعر و ئەدەبیاتە لەگەڵ ڕۆژنامە نووسیە لە بواری ڕۆژنامە نووسیە پیرەمێرد خۆی لە خۆیان مەدرسەیە بوو بە تاقی تەنیا بتوانێت لە 1932ەوە هەتا 1950 ڕۆژنامە دەربکات لە شاری سلێمانیە بەبێ یامەتی جلایەک ئەمە شتێکی گەورەیە ئاخیر جار لە 15 حوزێرانی 1950 ئاخر ژمارەی ڕۆژنامەکە ژمارە 1015ە بۆیە بنە ماڵەوە نەخۆشە بێسەر جێگا بە ڕیشە تۆبزاویەکەی و بەدەستی مەرەکەباوی آخر ژمارە تەسیح ئەکات ئەچێتە مەطبعە و ئەو ڕۆژ ئەوە دەرەچێ ژمارەیە ڕۆژی 19 خۆی کۆچی دوایی کات کە بەسێ بەسەتی خۆی لەگردی مامەیارە نەژێت تەبەن لە دوای خۆی نزیکەی 6,000 پەندی بەجێشت و پەندەکانی هەرێکیان حکمەتێکە بخۆی ئێمە پێبەست متاکوپەر چەند ساڵ گوڵی وای ئێمە پێبەست متاکوپەر ئەر خوێنین لاوەکان بوو گوڵی ئاڵی ئینەوبار ئەر خوێنین لاوەکان بوو گوڵی ئاڵی نەوبار ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە ئەو ڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کۆر ئەو ڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کۆر مژدای بەیانی بۆ گەنی دوور و نزیکە بەر مژدای بەیانی بۆ گەنی دوور و نزیکە بەر ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جێژنێکی
وڕۆژەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە وڕۆژەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەفەق شەوقەداتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەفەق شەوقەداتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جێژێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە نەورۆز بوو ئاگرێکی وای خستە جەرگەوە نەورۆز بوو ئاگرێکی وای خستە جەرگەوە لاوان بە عەشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە لاوان بە عەشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە دەی باوکم کچانی سلێمانی دەی ئازا بن ئەمڕۆ جەژنی نەورۆزە جەژنی کووردە دەی بە ساقەتا مهمەتێ نان کافیە باش شەبەق شەوقەداتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەبەق شەوقەداتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە سلێمانی شانۆی ڕووداوە مێژووی و سیاسیەکانە مەڵبەندی دروستبوونی پارت و ڕێکخراوەکانە سلێمانی وەک پایتەختی مینشینی بابان و پایتەختی حکوومەتی کوردستان و هاتنەوەی ئەفسەرە پلە باڵاکانی کورد دوای نەمانی خەلافەتی عوسمانی هۆکارن بۆ ئەوەی ببێتە مەڵبەندێک کە لێرەوە بیری نوێ و ڕێبازی نوێ بڵاو ببێتەوە. ئێمە گەر باز لە دروستبوونی یەکەمین حکوومەتی کوردی بکەین لە سلێمانیە یاخود یەکەمین کابینی وەزارەت بێ بەردەوە بزانین خۆ ئەو کاتە ئەگە کە مستەڵاح یاخود زاراوەی کوردستانی جەنوبی یان جەنوبی کوردستان بەکار هاتووە لە هەتا لە نووسراوە ڕسمیەکانی بەریتانیەکانیشە هەر تەنها سلێمانی نەگرتووە بەڵام سیر لەوەدایە بۆ لە سلێمانیا دروستە بێ پەیوەندی بە بوونی شێخ مەحموودەوەیە بە بنەماڵەکەی
حەفیدەوە پەیوەندی بەو تاریخی ئەوانەوە هەیە لەگەڵ عوسمانیەکانە پەیوەندی بە بەشداری شێخ مەحموود هەیە لە شەڕی شوعیبەیە پەیوەندی بە ڕاپەڕینی ئەوان هەیە لە عوسمانیەکە و لەگەڵ لە دژ عوسمانەکان دەرپەڕاندنیان لە سلێمانی و ئاودیوکردنیان لەم ناوچەیە پەیوەندی بە جیرانی شێخ مەحموود و باولین حکومدانێتی بە لە سێدارەدان لە مووسڵ پەیوەندی بەو کارەساتە هەیە کە با بڵین باوکی شێخ مەحموود و مامەکانی و براکانی تووشیاتون لە مووسڵ پەیوەندی بەو بارودۆخەوە هەیە کەوا ئەکا مەسەرەن تەنانەت کەسێکی وەکو شێخ مەحموود ببێ بە کەسایەتێکی دیار لە نەگرە ناوچەی کورد سلێمانی بگرە لە باشووری کوردستانی ئەو کاتەیە کە لای بەریتانیەکانیش جێبایەخ بێ لای عوسمانیەکانیش پێشاتنی بەریتانیەکان جێبایەخی ئەو بێکەوە ئەو گرنجەی پێ بدەن لە کوردستانە ئیدعای حکوومەتی کردو حتا پیان و تۆ حکوومەتەکەی شێخ مەحموود يعني من حتى ئەو ناوم زۆر بەلاوە باشە کە ناوی حکوومەتی لێنراوە معنای وایە طموحێکە بووە معنای وایە خولیایەک هەبووە بۆ دروستبوونی دەسەڵاتێکی کوردی لە سلێمانیا و ئەمەش زۆر تایبەتە بە سلێمانیەوە وەختێک حکمی عوسمانی لە کوردستانی باشوورە گوڵۆڵەیەکە بێتە لێژی و کەم و زۆر لە ساڵی 1970ەوە تۆماری دەسەڵاتی عوسمانی لەم ناوچەیە پێچرێتەوە لێرە بە تایبەتی لەم پارچەی کوردستان و بە تایبەتیش یاخود ورتر بڵێن لە ناوچەی سلێمانی جوڵانەوەیشی سیاسی وە کوردی خۆ بەخۆ پەیا بێ ئەم جوڵانەوەیە شێخانی تەریقەت و بە تایبەتی شێخانی قادری بەڕێبەراتی شێخ مەحموود سەرکردایەتیەکەن ئەم جوڵانەوەیە وەکو بەڵکەنامەکانی ئینگلیزیش ئیشارەتی پێبن مۆرکێکی نەتەوەیی هەبووە و جوڵێکی سیاسی بووە جوڵێکی سیاسی سەرەتایی بووە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد بۆ دروستکردنی قوارەیەکی کوردی لەم ناوچەیە و دوجار ئەم هەوڵانە بەوە ئەگا کە ئەتوانین بڵین شتێک دروست بێ بە ناوی حکوومەتی کوردستان بەپێی بەڵگەنامە ڕسمیەکانی ئەو زەمانە کە لە 3 دەوری جیاجیایە لە نێوان ساڵانی 1970 بۆ 24 حکمی ئەم ناوچەیە کردووە ئەمەش بۆ خۆی بەڕاستی یەکێک لە سەروەری و شانازیەکانی ئەو زەمانەی ئێمەیە کە بۆ خۆی هەندی یادگاری جوانی وەکو ڕۆژنامەگەری ئەو دەورانە بۆ ئێمە بەجێ هێشتووە لە هەژدەی مانگە لەبەر دەرچی سەرایە مێجەر نۆئێل لە وتارێکا بە زمانی فارسی شێخ مەحموود وەکو یەکەمین حکومداری سلێمانی ئەناسێنێ و شێخ یەکەمین کابینی وەزاری خۆی پێکەهێنێ. شێخ مەحموود لە دوو خاڵدا کێشەی لەگەڵ بەریتانیەکاندا هەبووە یەک ئایا زاراوە یاخود چەمچی حکومدار چی دەگەیەنێت دوو سنوور و قەڵەمڕەوی ئەم حکومدارێت تا چۆ ئەڕوا بەریتانیەکان نەپێیان دەگوت ئەمە تا چۆ ئەڕوا نەپێیانەوت ئەم زاراوەیە بە مانای چییە شێخ مەحموود سەتی بگونجێ بەڵام بەریتانیەکان ئەجندای سیاسی ئەوان ئەجندایەک نەبووە کە شوێنی سربەخۆیی یاخود زۆرێک لە حکم و حکومڕانی یاخود خودموختاری بۆ باشووری کوردستان تێدا بێ بۆیە یەکەمین حکومداری شێخ مەحموود حکومداریەکی سەرکەوتوو نەبوو لەوەدا کە یەک بەریتانیەکان نەیاری بوون دوو هەوڵەکانی شێخ مەحموود خەونەکانی شێخ مەحموود هەنگاوەکانی شێخ مەحموود لە قەدەر ئەو نەخشەیە نەبوو کە ئینگلیزەکان بۆیان کێشا بوو خۆشمان نەزانین بێگومان کێشەی ناوەخۆی شەبوو لە هەڵبژاردننی وەزیرەکانە لە نەگونجانی لەگەڵ خێڵەکانی دەوروبەری سلێمانیا لەگەڵ کێشەکانی لەگەڵ ئەو هەموو ناوەندی دەسەڵاتی کە ئینگلیز بۆ شێخ مەحموودیان دروست کردبوو لە منطقەی پشدرا لە منطقەی قادرکەرەما لە منطقەی هەڵەبجەیە هەموو ئەمانە ناوەندی دەسەڵات بوون و شێخ مەحموود لە ئینگلیز با بڵین لەگەڵ ئینگلیزانە دەگەشتەگە نەتیجە و ئینگلیزەکان بۆ خۆیان هەڵسابوون بە قوتکردنەوەی ئەم ناوەندانە. شەشی ئەیلولی 1930 ڕووداوێکی گرنگە کەوا خۆپیشاندانێکی گەورە کرا لە شاری سلێمانیدا بۆ یەکەمین جار لە مێژوودا توانیانە ڕوبەڕووی ئینگلیز و پیاوەکانی بوەستنەوە ئەویش
لافیتەکانیشیان تەنانەت بە کوردی بووە کەواتە ئەتوانین بڵین لە شاری سلێمانی یەکەمین جار لافیتە بە کوردی دروشمەکان بە کوردی لە وێنەکاندا دەرەکەون. لە ڕاستیا کێشەی شەشی ئەیلول و ئەو ڕاپەڕینەی شەشی ئەیلول شتێک نییە زادەی ڕۆژی شەشی ئەیلول بێ. زادەی ئەو پەشیمان بوونەوە و پاشگەزبوونەوەی بەریتانیایە لە بەڵێنەکانی خۆی دەرهەق بەوەی بە کوردی یابوو. ئەوەی کە لە سلێمانی لەو سەردەما چەند کەسێک لە پیاوەماخۆڵانی شار خەریکەوە بن لەوانە ڕەمزی فەتاح کە مامی ما بەسە برای مەحمەیە، ڕەمزی فەتاح، تۆفیق قەزاز، حەمێ ڕەحمان ئاغا، مەجیبەجی حاجی ڕەسوڵ بەک، هەروەها شێخ عالی حەفید. ئەم مەجموعە پیاوانە لێرە لە سلێمانی بەردەوام لە کۆبوونەوە بن. عیزەبەجی عوسمان پاشاشی تیا بووە، بەردەوام لە کۆبوونەوە بن بروسکە ئەکەن بۆ بەغا داوای حەقی کوردەکەن کە دەستەکەن بە بزوتنەوەکە سەرەتا بێگومان پێشەوەی دەستی پێ بکەن هەیئەی وەتەنیە دروستەکەن. هەیئەی وەتەنیە لە کۆمەڵی پیاوی گەورەی سلێمانی لە بنەماڵی بابانەکان، عەزمی بەجی بابان و پیاوە دەرەکان و ڕەمزی فەتاح و پیاوە دیارەکانی ئەو کاتی سلێمانی کۆ ئەبنەوە و لە بینی خۆیانە لە زۆربەی زۆری هەم دەوڵەمەند هەم خوێندەوار هەم خەڵکی ئەهلی قەڵەم دروستە بێ بڕیاری ئەمادەن ئەمجارە پەنا بۆ چەک نەبن، پەنا بۆ حرەکات و بۆ بزوتنەوەی چەکداری نەبن، حتا ئەڵەن چەکی ئەمجارەمان قەڵەم و مراجعاتە. داوا ئەکەن کە ئێمە لە کوردستانە پێویستە فەرمانبەرەکانمان کورد بێ، پێویستە بە زمانی کوردی بخوێنین، پێویستە مخابراتی دایرەکان بە زمانی کوردی بێت. ئەمانە کەونە بەرقەیرەدان و جموزۆرەکەن ئەگاتە ڕادەیە کە مەلیک غازی خۆی بۆ سلێمانی خۆی بۆ سلێمانی لەگەڵ ئەو وەفدا ئەو پیاوەماخۆڵانە کە نوێنەری میلەتن لەگەڵیان کۆ بێتەوە گوێ لە قسەکانە نەگرێت و تێگە ئەمان چیانەوێت بڵێن ئەداداتێک کە هەوڵ بە شتێکیان بۆ بکات. سەرانی کورد لەم ناوچەیە هەستەکەن حکوومەتی عێراق ئەو کەمە ڕاستپاردانە جێبەجێ ناکات و ڕێگری زۆرە خاتە بەردەمی جێبەجێکردنی ئەو ڕاستپاردانە. لەبەرەوە ناڕزایەتی لەم ناوچەیە پیا بێ، ناڕزایەتیەکان نەگاتە ئەوەی کە وتار و نووسین لە سەر ڕووپەڕی ڕۆژنامەی ژیان بڵاو بێتەوە. ڕەمزی فەتاح قسێکی پێڵێ بەڵێ پاشە ئەگەر ئەتەوێت ئێمە لەگەڵ کورد و عەرەبە چاوەڕانی ئەوە مەکە ئێمە ئاوا بژین لەگەڵیانە، بەڵام ڕەنگە بتوانین ئاوا بژین، یعنی هاوتەری وەک ئەوان سلاممان بۆ بکرێ نەتەوەیکی وەک ئەوان ئەژینا ئەوە چاوەڕانکە یانی دەبش بینتیاری ئەمە ناکەین. بێگومان حکوومەتی عێراقی و بەرتانی سوورن لەسەرەوەیکەوە هەڵبژاردن بکرێ، ئەوە بوو ڕۆژی شەشی ئەیلول دانێن بۆ هەڵبژاردننی پەرلەمان. ئەو کاتە هەیئەی وەتەنیە بڕیاری ئەوەدا بایکۆتی هەڵبژاردن بکرێ. من بۆ خۆم لە چاوپێکەوتنێکی بەهشتی مامۆستا برای محمەدا جۆم لێ بووە کە باسی ئەوە کە چۆن کابرای باش چاوز ڕۆژی پێشووتر بە فایق بێکە سەڵێ ئەڵێەوە ئێمە بەیانی هەڵبژاردنەکەین بزانین ئێوە چیەکەن. لە دیواری مەکتەبەکەوە سەیرمانە کرد قوتابی مەکتەبی مەحموودیە گۆرانیانەوت وا نابێ ئینگلیز وا نابێ ئەم خاکە هەر بۆ تۆ نابێ. منیش وەکو ئەو خەڵکەی تر زووتر لە عمری هین تەبیعی تێکەڵی سیاسەت بن، بۆیە لە 1929ەوە کاتێکم زانی کەوتومەتە ئەو جێژاوە کە شارەکەمی منیشتایە بەتایبەتی لە ڕۆژی ڕەشی شەشی ئەیلولەوە کە لەگەڵ خوالێ خۆشببوو فایق بێکەس و گۆرانی بێژی بەناوبانگ خوالێ خۆشببوو ڕەشوەل عەبدوڵڵاهەوە هاوکاریم کرد لەگەڵ ئەوان ناو بە یارمەتی ئەوان و پیاوی باشی هینەکە کۆبوونەوەیکی هین خۆنواننێکی باش ڕێک خرا کە حکوومەت بەدەستی سەی ئیمپریالیزمی ئینگلیزی کە ئەو وەختە خۆیان حکوومەت بوون ئەسکەری عێراقی بەکار هێنا بۆ ئەوەی کورد بکوژێ و بێ بە بەهانەیەک کە دوایی بهێنێ بەو بزوتنەوەیەی کە نزیکی 6 مانگ بوو دەستی پێکرد بوو لە سلێمانی و لە شارەکانی کەی کوردستانە خەڵقی کۆمەڵیان بەست بوو پیاوە بەناو بانگەکان و نیشتمان پەروەرەکانی شارەکانی شارە گەورەکانی کورد کۆبوو بوونەوە و خەریکی یەکگرتن بوون و داوای مافی ڕەوای کورد بکەن و هینەکەی سلێمانی یەکجار بەهێز بوو و پەیوەندێکی باشیان دروست کردبوو لەگەڵ
خەڵقی شارەکانی کەشار سلێمانی لەو کاتا متەسەڕیفی نییە کابراکی بریتانی بڕێوەیە بە بڕیاری ئەوەدەن کە لە حامیەوە هێزێکێنن بۆ سەرسەرا و لێەوە تاقەکردنی تێکەوێ کە کۆمەڵی خەڵک پێوە ئەبن بەڵام ئەم شەشی ئەیلولە تا ئەم ڕۆژ بووە بە یەکێک لە شتە دیارەکان و لە ڕووداوە دیارەکانی سلێمانی چونکە بە حقیقەت کۆمەڵی خاڵی تایە جیاواز لە حرەکەی کوردی لە ئەتوانم بڵێم لە پارچەکانی دیکەی کوردستانیشدا وەکو مامۆستا ئەبراهیم باسێکە ئەو ڕۆژە تاوان خۆپیشاندانەکە سلمی بووە ئەو هەچەنە لە تەمەنێکی واش نەبوو بەڵام یەکێ لە گەنجە خوێنگەرمەکان بوو کە بەشداری کردوتیایە و باسی پایغەبەکە چێکا کە لەگەدانا بووە وەکو شاعر شەری خوێنێتەوە لە بەدەیەکی سەرا کە ئەوان ئەچن بۆ بەدەیەکی سەرا جوابی خۆپیشاندەرەکان بە گولە و ڕەشاژە بێت و تایە چەند کەسە شەهید دەبن و لەوانە مامەسبەرایمیش و پایغەبەکەسیش و ئەوانش ئەگرن وە لەو ڕۆژەیە بەبێ ئەوەی خەڵکەکە تەقەیشی کرد بێت تەقە لە خۆپیشاندەران نەکرێ و لەو ڕۆژەیە بەپێی بەڵگەنامەکانی ئینگلیز 20 کەس لە خەڵکی سلێمانی شەهید دەبن لەناو ئەوانە 10 کەسیان مناڵە بن واتە لە تەمەنی مناڵیە بن وەرچەرخانێکی مێژوویە بۆ یەکەم جار تێکۆشانی میلەت لە شاخەوەیتە ناو شار تا وەختە لە شۆڕژەکانشی مەحموو هەر لە شاخەکراوە ئەوەیان یەکەم جارە کە بە شێوەی مەدەنیانە لە ناو شارە ڕاپەڕیم کرد ڕاپەرنەکە بەو شێوەیە کە شکایەوە بە ئاگر و ئاسنجا بێنەوە نۆسەوسی خاڵی وەرچەرخانە هەم لەوەی کەوا کوردیان بە تەواوی بە عەرەبی عێراقەوە لکان و ئەم ڕۆژەی ئەمڕۆی لێدا دروست کرا لە هەمان کاتشالەوەی کەوا نۆسەوسی بوو بە بەردی بناغەی وەرچەرخانێکی گەورە کە لە سلێمانیەوە ڕوویدا ئەویش ڕاپەڕینی جەماواری و خۆپیشاندان و ئەوەی کە ئەمڕۆ پێڕێن مزاهرە بناغەکەی لە سلێمانیەوەیە ئەو پەیوەندی بەوە هەیە کە سلێمانی شارێکی زیندووە دوجار هیچێکی تا ئێستا ئێمە وەکو کورد ئەوەندە بە جوانی وەسفی سلێمانیمان نەکردەوە کە ئەدمۆنس خۆی لە کورد و تورک و عەرەبا ئەڵێ ئەو کاتی ئێمە گەشتینە سلێمانی ماوەی نێوان ڕووخانی منشینی بابان و گەشتنی ئێمە بە سلێمانی 70 ساڵ نەدەبوو ئەڵێ ئەو ماوەیە ماوەیەکی زۆر کەم بوو بۆ ئەوی کەوا خەڵکی سلێمانی ئەو ڕاستیان لە بیرچێتەوە کە شارەکەیان پایتەختی منشینی بابان بووە ئەڵێ بۆیە لە باو و باپیرەنەوە دەماودەم ئەو ڕاستیان بیست بوو کە ئەگەر بێت و دەسەڵاتێکا خود دەوڵەتێکی کوردی دروست بێ ئەوا دەبێ خشتی یەکەمی لە سلێمانیەوە بێ بۆ ڕۆژنامە لە سلێمانیا دروستە بێ یەکەم جار بۆ پارتی سیاسی لە سلێمانیا دروستە بێ یەکەم جار بۆ ڕێکخرا و ئاها بەزەقی لە دوای ئەستەمبول بەزەقی لە سلێمانیا دروستە بێ پێم وایە ئەمە پەیوەندی بە تایبەتمەندی سلێمانیەوە هەیە لە ساڵی 1922 بۆ یەکەمین جار ڕێکخراوێکی سیاسی کوردی ئاشکرا لە سایەی حکمی ڕاستەخۆی ئینگلیزا بە ناوی جەمعیەتی کوردستان بە سەرۆکاتی موسا پاشای موچی هەر لە ناوچەی سلێمانی دروستە بێ کە ئەمە ئامانجەکەی زیاتر کەم و زۆر دروست یعنی پێکهێنانی جۆرێک لە خۆ بەڕێوەبەری کوردی بووە لە سایەی دەسەڵاتی ئینگلیزەکانە کەواتەمە بۆ خۆی لە ئەساسەوە ئەمی کە لە علمی اجتماعی سیاسی پێڵەن تەنشیعی سیاسی پێگەیانی سیاسی تۆ بێ بزانی کە لە ئەساسەوە لەوە سەری هەڵداوەتەوە لە شارێکا نەوەیەک پێگەیشتووە کە پێی وا بۆ ئەم میرنشینە ئەم شارە پایتەختی میرنشینێکی گەورەی کوردی بۆ کە تەمسیلی دەسەڵاتێکی سیاسی مەشروعی کوردی کردو بۆ ئەو ڕۆژگارە بە هەموو کەم و کورتەکانی بابانەکانەوە بابانەکان نوێنەرایەتی دەسەڵاتێکی ڕەوای سیاسی کوردیان کردووە ئەمە وایەکە کە لە سلێمانیا حکومداری شێخ مەحموود دروست بێ جەمعیەتی کوردستان دروست بێ وەکو یەکەمین ڕێکخراوی سیاسی لەم شارەیە پەرەبسێنێ لە ساڵانی 24 بەدواوە تاوەکو 1930 دەیان ڕێکخراوی سیاسی دروست بێ سەیر لەوەدایە ڕێکخراوی سیاسی هەیە لە سلێمانی دروست نەبووە کۆمەڵی دارکرد لە کەرکووک دروستە بێ بەڵام هەموو دەمو چاو و خەڵکە دیارەکانی خەڵکی سلێمانین ئەو خوێندکار و قوتابیانن کە ئەو کاتە لە ئەعدادی مرکزی کەرکووک خوێندویانە و خەڵکی سلێمانی بوو لە دەورێکی ڕاستە دڵداری شاعری تێدایە خەڵکی دیکەتیایە خەڵکی کۆیە خەڵکی کەرکووکە بەڵام داینەمۆکەی ئەو خوێندکارە کوردانن کە لە کەرکووک دەخوێن و خەڵکی سلێمانی ئیتر لەو کاتا ئێمە هاتین ڕێکخراوی یەکێتی مامۆستایانی کوردستانمان گر بەدەستەوە کە سەر بە پارتی بوو لە دوای ئەوە ئەنجا کاسبکارانیشمان ڕێکخراوی کاسبکارانیشمان گرتە دەست بەڕاستی لە کۆمەڵی دارکەرە جەمعی زەردەشتە کۆمەڵی برایەتیە جەمعەتی کوردستانە هەموو ئەمانە کە ئەگەر ئێمە سەریکن کە دروستە بێ لە ئەساسا لە سلێمانیا دروستە بێ وەکو ڕێکخراوی سیاسی شەوێکیان زستان بوو
ئێمە بان کراین لە ماڵی کامیل بەسیر لە ئێستا لە جێگەی بەرامبەر خستەخانەی مناڵبوونی مناڵان بوو لە شێخ جافریان پێوت بانیاکرێ وەرە بابە کۆبوونەیەکی بەپەلەمانێ کە چوم سەیرم کرد بەڕێز جەلال تاالبانی کە پێشمەرگە بوو هاتبووەوە لەوێ دانیشت بوو تۆزێ نەخۆشیش بوو نانوماسی لە بەردەما و نانوماسی خوارد ئەو شەوە هەتامە لا باغان دانیشتین شارمان ڕێخستەوە چونکی لەو کاتا بەتایب زەعیم سدیق و عەبدولکەریم قاسم و هێرشی تەواویان هێنابوو زۆری ڕای کردبوو بووە پێشمەرگە تۆزێ ڕێخستن شێوا بوو ڕێخستنەکان کرابوو ئەنجومی عەبڵازۆدیش هەر لەوێ بوو ئێمە ئەو 4-5 تامەرەبەکان ماینەوە داوامان لە بەڕێز مامدەلال کردوتمان ئەرێ ئێمە فکرەیەکمان هەیە داواشمان کردووە لە مەکتەبی سیاسی تۆ پشگیرمانەکەی بۆ ئەو شتە کە بۆمان باس کردوتی وڵی فکرێکی زۆر زۆر چاکە ئێوە ئەتوانن ڕێکخراوێکی ئەو تۆ دروستکەن کە پاڵپشتی شۆڕچیش بێ و هەر مامۆستایان لەژێر چەتریا کۆبکاتەوە وایت لە پاش ماوەیەک مانیە دوومانی پێ نەچوو جوابمان بۆ هاتەوە وتی بەڵێ بریارمان نایکەتی مامۆستایانی کوردستان دروست بکەین بەڵام ئێوە ئەبێ هەڵسن بەو کارە ئەرکەکەی لە سەرشانی ئێوەیە کەواتە سلێمانی هەموو خەڵنەوەی کردوکەوا دواتریش بەشێکی هەرە زۆری جم و جۆڵی سیاسی و ڕێکخرا و پارتە کوردیەکان لە سلێمانیەوە دروست بن قسەیەشی ئەدوۆنسێ ئەڵێ سلێمانی کە دیقەتی نمود و داروباریەکەی زۆر بچووکە بەڵام ئەو خەڵکانی کە لە سلێمانی ئەژین خەونی گەورە گەوریانەیە خاڵی گەورە گەورەیانەیە ئەمانە خەو بەوە ئەبینن کە ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەتی کوردی لە سایی ئەوانە بەدەستی ئەوان دروست ببێ وە سلێمانیش ببێ بە پایتەختی ئەو دەوڵەتە. نۆی حوزەیران ئەو ڕۆژە بوو کە حکوومەتی تازە هاتووە سەر حکمی بەعسی ئیعلانی مەنعی تەجەولی کرد لە شارە و بە پێی یعنی فەرمانێکی پێشوەختە کەوت نەگرتنی لاوەکانی سلێمانیانی هەموو زۆری نەی بڵێن پیاوانی سلێمانی و لاوانی سلێمانی و تونکردنیان لە تەویلەکانی حامی سلێمانی. ماشي وجهك اخذوها اليوم اصلح منجدك اليوم صعدوه روح ڕۆژی 8 حوزەیران من ئەو کاتە خۆم من لە سیژنی سلێمانی حەبس بووم محەممەد ساڵات دیدان بەڕەحمەت بیاخواترام و شارەتیەوتی ناو حەوشی سیژنەکە دووکەڵ بە ئاسمان ئاچووتیەوە ڕێزەکانی دەوری وەڵایە ئەچوتێنن جێیش بەرەو ئەزمر حرەکەتێکە بەڵام شەو خەبەرمانزانی کە جێی شکاوە نەیتوانیوە سەرکەوی لە ئەزمر لەبەر بۆ ڕۆژی دوایی ئەو زعیم صدیق مستەفا کە ئامر حامی سلێمانی بوو قراری منعی تەجەوڵەکەی کرد. لە شەسوویا کە پیاوێکی وەکو زەعیم سدیق دێ بە بەرنامەیەکە هاتووە بەرنامەی سزادانی خەڵک و سەرکوتکردنی خەڵکە ئەمەی وەلۆشتانی کە ئەو ڕۆژگارە دێن لە سلێمانیا من پێم وایە ئەو ژمارە زۆری قوربانیانی کە ئەو ڕۆژگارە دێن لە مامۆستا لە خەڵکی سیاسی لە خەڵکی ڕۆشنبیل لە خەڵکانێک کە ئەستن ئەو ڕۆژگارە تەنانەت بەتەمای ئەوەش نەبوونە کە با بڵین خۆپشاندان بکەن
کە ئەوان دێن لە نوێی حوزەیرانە ئەکەونە کۆکردنەوەی خەڵکو دەیان کەسی دیاری ئەم شارە ئەبەن لە مامۆستا لە خەڵکی دیار لە خوێندەوار لە پیاوی دیکە و ئەیان بەر و لە حامی سلێمانی ڕەمیانەکەن و بەژێر خۆڵیانەوەکەن و ئەو هەموو خەڵکەش کەوا سجن کرا و هیوان تێ بۆ تاماوەیەکی زۆر بەرەڵا نەکراون تەنانەت لە نوێی حوزەیرانە وەکو هەندێک سەرچاوە باز دەکەن تەنانەت پلانیان ئەو ڕۆژگارە بۆ ئەوە هەبوو کە تەنانەت بە جۆرێک لە پلان با بڵێن مامجەلال لە با بڵێن بکوژن. دیارە بە پێش نوێی حوزەیرانە ڕۆژی شەشی حوزەیران زائیم سدیق کە فەرماندەی لیوای بیستی پیادە بوو هێرشێگە کا بۆ شاخی ئەزمر تاوەکو ئەو جێگەیە لە دەستی پێشمەرگە بسێنێتەوە بەڵام پاش هەوڵێکی زۆر و بڵێن کوشتارێکی زۆر لە ڕۆژی هەشتی مانگە بە شکاوی سوپاکەیە گەڕێتەوە ناو شاری سلێمانی ئەویش بۆ ئەوەی کە ئەوەی عەرەب بەڵێ ئاوی دەموچاو بپارێزێت تۆزێک بە ناو شارە هاتوو ڕۆشت بوو بڵێن عەزەڵاتی دەرپەڕان بوو بۆ نۆی مانگ بەیانیەکەی ئەم کارە ساتەی قەومان جێش ماڵان ئەگەڕا ئیتر ڕستێکی پێشمەرگان پێ بگرێتە ئەیانگرت ئەوە تەنانەت ناوێکی نامەیەکی بۆ هاتبی لە دەرەوە حاجی باقی مامۆستا تازەگەر ئێمە حەبس بگرێت ئێمە بەر بوو بە کەفالەت چونە ماڵەکەی دوربینی هەبوو دوربین حتیاجی خۆی بوو بردیان چەندەها کەسیان لەو بابەتانە پیاوی ناسراوە ناساوە بدیان لە حامیەی سلێمانی لەو شوێنی کە ئێستا پاڵکی ئازادیە کەوتە شیوی مەرگ لەوەی ئەدامیان کردن لەوانە زۆر کەس کەسایەتی کە بیرم بێت نامی خاغا کاگاوات مامۆستا حاجی تۆفیق قوتابێک بابەتایەر هەروەها ئەو چوار مامۆستای زۆر ناسرا و کاک یاسین و کاک حەمەبەر و کاک ئیسماعیل و کاک ئەنوەر زاتاش لە مەلعەبەکە خواشات بۆ لەوێ گیراوانی ئەوانشیان داخل شو اسمك؟ محمد سعيد. باين عليك رئيس عشيرة؟ لا مو أنا رئيس عشيرة. خذوه. ندنك شو جورو؟ جوم ندنك أنا بدي. جري جري أمنا على برا جورو ورا جورو ده. ناي؟ يا شفتوه؟ شفنا محمد سعيد. عافية يا پێم وابێ سەر و هەندێک سەرچاوە باسی سەر و پەنجا کەسەکەن کە ئەو ڕۆژگارە لە سلێمانیا براوە و بە ڕەشبگیر و دوایی کوژراوە لە بابلین شەهید کراوە بەڵام باسی چەند سەد کەسەکەن لە سلێمانی کە ئەو کاتە ئەهێنێ و لە حامی ئەمڕۆی سلێمانی کە ئێستا پارچی ئازادیە زیندانیە کرێن لە دوای ڕاپەڕین بە فەرمانی سەرۆک مامجەلال ئەو شوێنەی کە ئەوەی تێکراوە کرا بە شوێنی ئازادی کرا پارچی ئازادی و بەیتەکانیان لێ دەرهێنانەوە ینی بە مەسیرەیەک ڕۆژێک هەمویان بردنە گردی شەهیدان من حەزەکەم ئەوە بڵێم کە گردی شەهیدان پێش ئەوە ناوی شەهیدان نەبوو بە چوونی ئەمان ناوی گردەکە لە گردی وەزیرەوە یا لە گردی گوڵانەوە کە هەڵێن بە مەڵکی شێخان بوو گردە تەبەڕعکرا بە شەهیدان بوو ناوەکەی بوو بە گردی شەهیدان شارێکی کراوە و ئارەزومەند بۆ بەهاکانی مرۆڤ و سروشت و جوانی بوونەتە زەویەکی بەپیت بۆ چاندنی تۆوی هونەر
بۆیە لە مێژەوە خەڵکەکەی ئاشنای هونەرن، هونەر وەک پەیام و وەک چێش، هونەر وەک قەڵغانێ بۆ بەرگریکردن لە ناسنامەی نەتەوایەتی و مرۆڤایەتی. لە سەرەتاوە بەشتی زۆر سادە و ساکار دەستی پێکرد، ئەویش مرۆڤە پیشەوەرەکان بوون کە ئەچوون بۆ سەیران لە بەهارانە. من لە دەمی باوکی خۆمەوە یعنی بۆی گێڕاوینەتەوە بیستومە کە ئەیوو ئەچوین بۆ ئەحماوە لە سەردەمانی خۆیانە، لەوێ ئێمە هەر ئێرتیجالی یعنی ڕاستە و خۆ بینراوێکیان دروست ئەکرد، یەکێگە بوو بە حاکم، یەکێگە بوو بە پۆلیس، یەکێگە بوو بە تاوانبارەکە وتی جارێکیان حتاک و ئەمەمان کە دروست کرد ئەم بینراوە زەلامەکەیان حکمیان نا بە هەڵواسین و ئیعدامکردن، وتی هەڵمان واسی بە درەختێکە کە وەختێ سیرمان کرد کابرا وردە وردە بەرەو زەردبوون ڕۆیشت. ئەمە من باسی بیستەکان و لەگەڵ سیەکان ناکەم. لەو دەورە دوو شانۆکاری گەورە وەکو کاک فواد ڕەشید لەگەڵ مامۆسا ئەربێ هەوری دەوریان هەبوو، حتا تەنانەت فاربێ کەسیش. مامۆسا فواد ڕەشید بەکر کە لە بەغا خوێنکارە بێت، دەوێت چەند شانوویەکە بینێ کە شانۆکەی بینیم یعنی معجیبە بە پێوەی ئەیهێنێ ئامادەیە کاتەوە و ئەیکاتەوە بە زمانی کوردی و لە سێمانی پێشکەشیەکە. ئەتوانین بڵین ئەو شانۆیە کە ناونرا بۆ علم و جەهل لە شانۆیەکی عێراقی وەگیراوە بە ناوی لەو لە المەحامی. ئەمە لە ساڵی 1926 بۆ یەکەم جار لە شاری سلێمانی ئەم شانۆیە پێشکەش کراوە. بۆیە بەو پێەیە ئەو شانۆیە ئەتوانین دای بنین بە سەرەتای سەرهەڵدانی بجووتنەوەیەکی شانۆیی لە شاری سلێمانیە و پێشوازیەکی چاکیان لێ کردووە. تەنانەت ئەم شانۆیە لەسەر سەکۆکەی ماڵی شێ مەحموودی نەمر، لەسەر سەکۆکەی ماڵی بەیەخان لەوێ پێشکەش کراوە و بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. خەڵکی شاری سلێمانی زۆر بە پەرۆشەوە پێشوازیان لێ کردووە، چکە شاری سلێمانی خۆی حەزی بۆ جیم و ژۆڵ و چالاکیانەیە کە پێشکەش دەکرێ و بە تایبەتی لە بواری شانۆ گۆرانیە. من خۆم لیقایەکەم لەگەڵ حەقی شبلیا کرد لە ساڵەکانی 60، چونکە وەکو موفەتیشێکی شانۆیی ئەهات سەری سلەیمانی ئاو بۆی بزانێ چوڵانەوەی شانۆیی و ئەمانە لە چیایە، وا بزانم ئێمە زۆر سوودمان وەرگرتووە لەو فێرقانەوەی کە ئەهاتن بە میوانی بۆ شاری سلەیمانی. سیر ئەوە بوو ئەم هەموو ڕێگە پێچاو پێچایانە بڕی ئەهاتن بۆ سلەیمانی، یعنی وا دیارە هەستیان کردبوو کە جمهورێ هەیە حەز بە شانۆ و ئەم جۆرە شتانەهاکە. ئیتر وردە وردە ئەشانۆگەری کەوتە ناو خەڵقەکەوانی و خەڵق ئاشنا بوو. من بیرم نییە مناڵ بووم، چمکی عەباکەی دایکم ئەگەر کە ئەڕۆشتن بۆ ئامادەی سلەیمانی کوڕان دەوێ نمایشی زۆر شانۆگەری ئەکرا و شانۆگەریە هەرە خۆشە کۆنەکانی زەمانی زوو کە قەت وێنەکانی و ئەو وتانی کە لەو شانۆگەریە ئەوترا لە سەرزاری خەڵقی دووبارە ئەبەوە خەڵق ئەیکرد بە حکمەیەک لە ژیانە زۆر زۆر پێیان خۆش بوو. بەتایبەتی لە ساڵی 45 مەسەرن تیپێکی شانۆیی هاتووە لە بەغاوە لێرە شانۆیی پێشکەش کردووە. ئەوەی من معلوماتم نابێ بیتاقەیەکی شانۆیەکە بۆ کە لە شانۆی سلێمانی شانۆی سلێمانی لێ پێشکەش کراوە ساڵی 1945. ئەم شانۆیە بە ناونیشانی ئەلێعتراف بە عەرەبی پێشکەش کراوە. بیتاقە ئەو بیتاقەی کە لای منە ساڵی 1945 پێشکەش کراوە، بیتاقەکە نرخی ڕۆبعێ بووە. وەرچەرخانی گرنگ لە ساڵی 1946 بوو.
بوومە لەرزەیەگای لە پێنجوین لەو ساڵە زۆر خانووی ڕووخان و پێویستیان بە یارمەتی هەبوو. یەکێ لەو هۆیانەی کە پارەیان پێکۆ کردەوانە کردنی تەمسیلیەک بوو کە ئەویش لە نووسینی نووسەری فەڕەنسی بەناوبانگ فرانسۆ کۆپێ بوو وەرگێڕانی مامۆستا ڕەفیق چالاک بوو. ئەو پێش ئەو تەمسیلیات شتێکی زۆر کەم بوو، یعنی لە هەموو ئاهەنگێکە ماوەیەکی کورد ئەویش تەمسیلی هەزەلی و پێکەنین و ئەوانە بوو. یەکێک لەوانەی تر کە لە ساڵەکانی چلەکانە بزەب لە ساڵی 1940 تێکۆشانی ڕەنجدەران شانوی تێکۆشانی ڕەنجدەران یان کەرەلۆتی مەنوچەر خۆی ئاوایان کەرەلۆتی مەنوجار یان تێکۆشانی ڕەنجدەران. ئەم شانۆیە لە نووسینی خوا لێ خۆشبوو مامۆستا ئیبراهیم ئەحمە. ئەم شانۆیە لە مەکتەبی غازی ئەوەی کەیسا کۆمەڵی هونەرە جوانەکانی تایە ئەو بینایە بەشی ئەم سەری کەیسا هینی شێوەکاریە لەوێ ئەوە مەکتەبی غازی بوو. ئەو شانۆیە لەوێ پێشکەشکرا ساڵی 1940 من بیرمە یعنی ئێمە مناڵ بووین مراچی لەگەڵ کاکسنکۆ عەزیزوانە لەگەڵ خوالیان خۆش بێ کاک تا خەلیل ئێمە چوونە ژوورەوە. ئەو شانۆیە نمان نەبینی ترەوە بۆ شانۆیە پاش هەفتەیەک قەدەغەیان کرد. ئەو شانۆیانەی کە لێرە هینەکرا لە خزمەتی بزوتنەوەی کوردەواریا بوون، لە خزمەتی ینی ئەوسای کوردستانە بوون و ئەوە بوو لاوەکانم و با جۆش و خرۆشەوە بەشداریان لەو شانۆیان کرد. لە ڕاستیە کۆمەڵی ئافرەت جێی ڕێزن کە لە سەرەتادا هاتنە بواری شانووی کوردیوانە ئەو عملیاتە ناڕەوایی کە کوڕێکیان ئەکرد بە کچ و ئەچوون بەرگی کوردیان ئەکرد بەر کوڕێکە، یعنی ئینسان خۆی لە خۆیان شەرمی ئەکرد کە سەیری ئەو جۆرە پیاوانە بکا کە بە بەرگی ژنانە و بە دەنگێکی ناساز و ناخۆشەوانە ئاتەن ڕۆڵی ئافرەتیان نەبینی هەرچەنە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە بوو کە لەو سەردەما هەبوو. یعنی هیچ ژیان بەبێ ئافرەت یا بەبێ پیاو لایەنێکیان ئەتوانێ ژیان بەردەوامیتیان بێ. لەبەرەوە شانۆ ژیانە تۆ دووپاتکردنەوەی ئەو شتانی کە لە ژیانە ڕوئەیە بە شێوەیەکی دەستکاری و جوانی و شێوەیەکی کە ناشتوانی خۆ لە شێوەی سروشتێکە تۆ جوانتری بکەیت، بەڵام ئەبێ بە پێی توانای ئینسانەکە خۆی ئەو دەرێنەرە ئەتوە ئەوێ هەدەف و مەبەستەکە بگەێنێتە جەماوە. لەبەر ئەوە هەنیە قوربانیاندا وەکو نەجات مەحوی، وەکو نەرمین ناکام، وەکو گوڵزار، وەکو ڕووناکۆیی، وەکو کۆمەڵێک لەم ئافرەتانە لە سەرەتادا توانیان ئەو بۆشاییە پڕکەنەوانە ئەوە جێی ڕێز و تەقدیرن، بەڵام هەرچەنە ئەوانە چونکە هینی خۆیان نەبوو، پیشەی خۆیان نەبوو بە زۆرە ملی بەسەریانە سەپێنرا بوو، ئەویش مەسەن برایەک ئەیوو من خوشکەکەی خۆمێنم، هاوسەرێگەی و من ژنەکەی خۆمێنم، یەکێک لەوانە بەو شێوانە توانیان بۆ جارێ دوو جار بوو، ئیتر بەردەوامیتیان نەبوو. دوایە لە ساڵی 1950 گۆڕانکاریەکی کە بوو زۆر گەورە، ئەویش ئەوە بوو کۆمەڵێکدا بمەزرێنێ بە ناوی کۆمەڵی هونەرە جوانەکانەوانێ. مۆسیقا لە سلێمانی لە ماوەیەکە بڵین شەوانە لە چاخانەکانی نزیکی سەرا لێراوە یەکێکی وەکو ئاغابالە ئەمە هاتووە سنتوری لیاوکە کابراایەکی ئازەری بۆتانی وە شەوێکی درەنگ کەسێکی کە وەکو عەلی خان دیسانەوە هاتووە عودی لیاوە کابراایەک بۆ عینێکێکی ڕەشی لە چاوا بۆ ئەمانە، یا مەسەلەن مەلا ئیسماعیل
لە هین دانیشتووە لە چاخانەکان دانیشتووە حەقایەت خوانی کردووە بۆ خەڵک یعنی حەقایەت خوانی ستۆری تێڵەر یعنی ئەمە خۆی ئەوەی کە سینەماکاری ژێکا ئەوەیە تۆ چیرۆکە گێڕیتەوە. تەڵەن سلێمانی شارێکی بە زەوق و ڕۆشنبیرە زیاتر بەرەو هونەر ئەڕوا و مەسیحیەکان دەورێکی باڵایان هەبووە لەم بوارەدا لە تیپی مۆسیقای مەولەویەوە تەماشاکەین مەسیحی تیا بووە و ئیشی کردو ئیشی کاریگەریشی کردووە چێ لەوانە مامۆستاولێن بووە فترێک ئەنوەر ئەسکەندەر بووە فترێک ئۆفیک بووە ئەمانە هەموو عازفی مۆسیقی بوون بەڵام وەکو دەور کە دەوریان هەبوو ڕۆڵیان هەبووە ئەمە وای لێ کردووە کەوا خەڵک مۆسیقای زیاتر خۆش بێ مۆسیقای زیاتر حتا ترەوە کاریگەری هەبوو حتا لە ناو کەنیسەکانیشە بە تایبەتی بە باسی هوەرە گەربی کەم هوەری موزیک و گۆرانیە گەلێ هوەرمەندی لە بواری دەنگ و هەروەها ئامێژەنە دروست کردووە کە جێگای شانازیە بۆ میلەتی کورد. ئەو کارانی کە تۆمار کراون لە ساڵی کۆتایی سیەکان و چلەکان و ئەوانەیە هەندێک گۆرانی بێژمان هەیە و لەگەڵ تاک مۆسیقییان لە سلێمانی بووە یا لەسەر سیم یا لەسەر قەوانی قیر لە بەغا پێش ئیزای کوردی بەغا و لەگەڵ ئیزای کوردی بەغا کە تۆمار کراوە چوون لە بەغدا تۆماریان کردووە. بۆ نمونە مەلا کەریم یەکێکە لەوانە مەلا کەریم دایکی جەمال دەرێژ عەبدوڵڵا ڕەفیق چالاک ڕەشۆڵ حەمی بەکر مەحموود تۆفیق شلک مەحموود حەمەی لەیلێ ئەمانە بەشێکن لە مێژووی تۆمارکراوەکانی سلێمانی کە ئەتوانین باسی کە مێژووی ساڵی 50 ئەو کاتە باس بکەین ناتوانین باسی ئەم کۆمەڵە هونەرمەندە نەکەین. مۆسیقای تیپی مۆسیقای کەنیسە تیپێکی مۆسیقا بوو کە لە هەموو عێراقە لە کەنایسەکانی هەموو عێراقە تیپی مۆسیقای تیانە بوو. سلێمانی یەکەم تیپی مۆسیقای کەنیسە کە دامەزرێ لە سلێمانی بوو و کاریگەریشیشی زۆری هەبوو بۆ سەر ئاوازەکانی کەنیسە کە تا ئەو کاتە ئاوازەکانی هەمووی یا سریانی بووە بڵێن یاخود عەرەبی بوو بەڵام کاگولێم یەکەم ئاوازی دانا بە کوردی ئەو ئاوازەش ناوی هێن بوو ناوی مەسیح زیندووە کە بە کوردی وتیوە شتێکی تازە بوو خەڵکەکە زۆر بە چاوێکی ڕێزەوە سەیریانەکەی چەند گەنجێک لەم شاری سلێمانیە لە کۆتایی چلەکانە زۆر حەزیان کردووە کە فێری موزیک ببن ئەوە تا داوایان کردووە لە مامۆستا و ئەکادیمیەکانی شاری بەغا هاتوون بۆ ئەم شارە خولی مۆزیکیان بۆ کردوونەتەوە و سەرەتا بووە بۆ ئەوەی کەوا تیپێکی مۆسیقی لەم شارە دروست ببێت و فێری ژەنینی ئامێر ببن. دیارە ئەمە یەکێکە لە ئەو جوانیانەی کە لەم شارە هەیە کە لە شارێکی کا بەدی نەکراوە. تیپی مۆسیقای مەولەوی کە قاردیلان لە بەغا کێشەیە بێوێتەوە سلێمانی مامۆستا و لێمەش کە مەحەدی فنون تەواوەکە کۆمەڵێک پێش ئەمان خولێکی مۆسیقا ساڵی 1940 کراوەتەوە لە بەغداواتن خولێکی مۆسیقایان کردوێتەوە ئەمانە هەمیان لێکیاننا ساڵی 1953 تیپی مۆسیقای مەولەوی ئەو سەردەمایان دروست کرد. تیپی مەولەوی تەمان دەورێکی زۆری هەبووە لەو دەورە و تیپی مۆسیقای مەولەویش لە کاتێکا دروست بوو کەوا خەڵکەکە تینووی ئەوە بوو کەوا هوەری هەبێت هوەری مۆسیقی هەبێت و چەند گەنجێک ئەو کاتە ڕێکەوتن کەوا تیپێکی مۆسیقای مەولەوی تیپێکی دانە بە ناوی تیپی مۆسیقای مەولەوی لەوانە کاگولێم کاگە قاردیلان مامۆستا حازم و مامۆستا بەجەد ڕەشید سەعاتی و مامۆستا حاتەم سەعید و ساجد ڕەفیق و ئەمانە هەموو کۆبوونەوە لەگەڵ سەردار ڕەمزیش عازف کەمانێکی باش بۆ ئەو کاتە ئەمانە تیپێکی مۆسیقایان دانا بۆ ئەوەی ئەو کەلێنە پڕکەنەوە کەوا لە هوەری مۆسیقا هەیە لە سلێمانی. Perşengini
گرشنی نگاه ای کچا جوانکی سر گنا توانیان ئەم تیپە بەڕاستی وەکو تیپێکی ئەکادیمی ئەم ئەتوانم بڵێم لە کوردستانە یەکەم تیپ بووە کە دروست بووە لە شێوەیەکی ئاوا ئەکادیمیە و نۆتە بزان و بە تایبەتی ویلیەم یۆحەنا کە کاریگەری هەبووە لەسەر هەمویان لەو ڕۆوە ڕاستە وەکو ژەنین قاردیلان یەکە بووە لە ئامێر ژەنەکانی بە تایبەتی کەمان و کلارنێت کە ئێستاش ژەنینی ئەم جێی سەرسوڕمانی هەمومانە نەک لە عەرەبەکانیش توانی ماوەیەکی زۆریش لە تیپی ئیزاعی کوردی کە بۆ خاڵەسێ و ئەو بەرهەمانە کە لە شاری بەغا لە ئیزاعی کوردی تۆمار کراوە ئەم وەکو ژەنیارێک وەکو کلارنێت بەشداری کردووە بەڕاستی ئەو ئیشانش شایان کرد هەمووی بۆ خزمەت بوو مەسەر بۆ لافاوەکەی ساڵی 1950 ئەمانە چەند ئاهەنگێکیان کرد هەموو پارەکەی بۆ هەموو لە قەوماوەکانی لافاوەکە بوو لە پێنجوێن مەسەلە بوومەلەرزە بوو ئاهەنگێکیان کرد بۆ لێ قەوماوانی بوومەلەرزەکەی پێنجوین یعنی وەکو تیپێکی مۆسیقای نیشتیمانی هەوڵانە ئیشەکانیان هەموو بۆ خەڵک بێن نەک بۆ خۆیان بێ بێژگە لە گروپەکەی قادر دیلان کە شتەکانیان تۆمار کردو حەمە ساڵە دیلان کۆمەڵی مەقامات زەخرەفەیەکی زۆر جوان کە لە قورجیا بوو حەمە ساڵە دیلان کۆمەڵی مەقامی تۆمار کردووە لە کوردستانە نمونەیە لە کوردستانی گەورەیان نمونەیە حەمە ساڵە دیلان خۆی و مەقامەکانی و ئەو چەهچەهانەی کە بەکاری هێناوە کە خەڵکی ئەو سەردەمە تۆزێ لەژێر کاریگەری چاچاکانی فارسی شابوون ئەو سەردەمە حەمە ساڵە دیلان بە گەروێکی کوردی بە شعرە جوانەکانی بە توانە هونەریەکەی بە حەسرەتی سەردەمەکەی خۆی ئەو هونەرە جوانەی بۆ کوردستان لەسەر مستوای سینەما لەسەر مستوای کوردستان بەچێشتووە ئەکەوتڕێ هەوری پەڵەی پارا و تێر بە فرمێسکی بانی بە پەلەی لای گەرمە سێر سنگتەر بوو تەکان نەربوون وەکو لاوێ لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێماوێ هونەری شێوەکاری لە شاری سلێمانیا ئەگەڕێتەوە بۆ 50 ساڵ لەمەوبەر لە سەرەتایی یا با بڵین لە چلەکانەوە زیاتر 56 ساڵە کە وردە وردە لە ژێر دەستی کۆمەڵێک هونەرمەندا هونەرمەندی خۆڕسک بە تایبەتی دروست بووە چونکە کاتێک کە یەکەم تابلۆی هونەری شێوەکاری کە کێچراوە لەم شارە ڕەنگە هێشتام پەیمانگاکانی بەقاو پەیمانگاکانی هونەرە جوانەکان دروست نەبوو بێت سلێمانی کاتێک کە دروستە بێ شارێکی نوێیە پێویستی بە کەسانی دەستڕەنجینە لە بوارەکانی کاری دەستەوە لە بوارەکانی بیناسازیەوانێ لە بوارەکانی ئەگەر ئێمە تەنها ئەگەر تەماشای دەواازەکانی سلێمانیکەن دەرگای ماڵەکانی سلێمانی بکەین قفڵی سەر دەرگاکان بەشێک لە کاری هونەری دەستڕەنجینی ئەو وەستایانی سلێمانی تایە کە تەنە تەقولبابێ نەیویستووە بە شێوەیەکی تەنها بۆ بەکارهێنان بێ بەڵکو هاتووە لە شقلی دەستێکا دروستی کردووە کە لە شارباژێڕەوە بۆ قەراخەوە لە سنەوە بۆ سابلاخەوە لە مەهاباتەوە بۆ شوێنی تر کە خەڵک بۆی هاتووە بە ڕنگانەوەیکی جوانی سیر هاتووە بە دەستراسەیەکی سیرەوە هاتووە بە بێشکەیەکی ڕەنگاوڕەنگی سیرەوە هاتووە ینی جیاوازی هەبووە پێکاتی ناو شاری سلێمانی پێکاتەیەکی دەسە جەمعی کەسە جیاوازەکانە بەڵام لەم پێکهاتەیە بە مروری زەمن توانی کارکتەری بۆ خۆی دروستکات توانی کللتورێکی تایبەت بە خۆی دروستکاتەوە جیاوازی زۆر جار کللتور دەوڵەمەنگەکە ئەم دەوڵەمەنگیە سلێمانی هەیەی هەی بووە ماڵی شەمەحموو یەکێک لەو هونەرمەندانەی کە لە سلێمانی ئەوان پشتیوانیان لێ کرد و جێگە و ڕێگەیانە عەزیز سەلیم بوو کە عەزیز سەلیم یەکێک بوو لە هونەرمەندە
بڵێن کە هوەری نەخوێنووە وەکو دیراسی ئەکادیمی بەڵام هوەرمەندێک بووە ئەتوانین دایبنین بۆ سەرەتایە کە ئەم هوەرمەندە توانیوێتی پۆرترێتی بەشێک لە خانەوادەکانی ماڵی شێخ بکات. جەبرا ئیبراهیم جەبرا باسی هەر لەو سەرەتایانە باسیەوە کە ئەڵێ لە سەرەتای سەدەی بڵێن 1990 ئەڵێ هوەرمەندێکە بووە لە سلێمانی ناوی عوسمان بەگ بووە. ئەم هوەرمەندە پێم وایە لە دەوڵەتی عوسمانی کاربەدەست بۆ پاشەوەی گەڕاوەتەوانێ بۆ ئێرە ئەڵێ چۆتە سەرقەبران وێنەی ئەو کەسانی کردووە کە لە سەرقەبران بوون. تەبەن بۆ ئەو سەردەمانە هوەرمەند تەنها لە ستۆدیۆکە ئەمایەوە. تەنانەت جەبرا ئیبراهیم جەبرا ئەڵێ ئەمە سەرەتایەکە کە دوای هوەرمەندانی عێراقی بڵێن چاویان لەم کردووە. من کاتێککە لە پەیمانگای هونەرە جوانەکان لە 16 لە بەخا خوێنم و ئەچوینە دەرەوە لەگەڵ مامۆستاکانە بۆ وێنە کێشان مامۆستاکان کە ئاهاتن سەیری دەست و پەنجە و سەیری تابلۆیکی منیانە کردیان و کاکە ئێوە زۆر جیاوازن لە ڕووی ڕەنەوە ئەم ڕەنگانە لێکۆ هێنن ئەم مۆروشینە ئەم سەوزە ئەم جۆرە لەم دارخورمانی ئێمانە ینی ئەمە چیە گەێنێ ئەوە گەێنێ کە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی سەلیقەشەوە ئەم شارە جوانێکی خۆی هەیەانی. هەڵبەت ڕەنگە لێرە من باسی ئەمیزەکی بکەم کە دوو لە کارەکانی وەکو پۆستکارت بڵاوە بێتەوانێ کە تەنانەت تا ئێستا لە ڕێگەی مامۆستاوە بێوانێ گەورەمان کردوێمە لە سکوڵی هونەر هەڵمان واسیوە. ئێستا سلێمانی پێگەیکی تایبەتی خۆی لە هونەری شێوەکاریە هەیە و قوتابخانەی ئاکادیمی و پەیمانگای تایە کە ساڵانێکی هەر ساڵێک دەستێکی زۆر لە قوتابیان لەم پەیمانگا و ئاکادیمیا دەرەچن و حرەکەتێکی بزودنەوەیکی جوانی هونەری شێوەکاری هەیە بە هەموو شێوازەکانەوە بە هەموو ستایلەکانەوە لە ستایلی کلاسیکیەوە بۆ ستایلی مۆدرن و بۆ پۆست مۆدرن و ئەمانە گەنجان لەم بوارانە هەنگاوەنێن. لە ساڵی 1970ەکانە کاتێ لە گەشتەکەی میستەر ڕیچا کە بە سلێمانیا تێپەڕیەوە بە کوردستان تێپەڕی بە سلێمانیا وتێتی لەم شارە وەرزش هەبووە. شێخ ڕەزای تاڵەبانی بەڕەحمە بێ لە شعرەکەیە کاڵێ لە بیرم دێ سلێمانی دارالمولکی بابان بوو نەمەحکومی عەجەم و نە سوخرەشێشی ئالی عوسمان بوو تا کاتە ئەو دیێڕێی ئەڵێ درێخ بوو ئەو زەمانە ئەو دەمە ئەو عەسرە ئەو ڕۆژە کە مەجدانی جریدبازی لە دەوری کانێسکان بوو. جریدبازی چی بووە؟ جریدبازی بە سواری ئەسپەوە دارێکیان پێ بووە تەختەیەکیان دروست و تەختەکە نیمچە خڕ بووە بە دارەکە لیان ناوە پیان تۆ گۆ بە تەختەکەی کە لیان ناوە ئەو تەختەیەش بەسییان لیان ناوە ئێستا عەرەبەکان پێڵێن ئەلکوڕە وەسڵجان. من بەبیێ باوکم بەڕەحمە بێ ئەیوو شوێنی ڕەشەمۆڵ واتە شوێنی سینەمای ڕەشی جاران حەلبەی زۆرانبازی بووە. یەکەمیانە لە سلێمانیا ساڵی 1950 کراوەتەوە نادی الصحة والقوة. سلێمانی کە دروست بووە تەنیا ئاینێک و تەنیا مەزهەبێک و بنەماڵە و هۆز و تیرەیەک دروستی نەکردووە. ئەهلەکەی تەنیا خەڵکی قەلاچوالان نەبوون. کاتێک میری بابان بانگەوازی کردووە لە زۆر شوێنەوە هاتوون بەڵام سلێمانی کۆی کردوونەتەوە و بوونەتە شارێک کە بە هەمویان یەک دەست و یەک بڕواژیاون بەرگریان لە یەکتری کردووە و یەکتریان خۆشویستووە. سلێمانی لە سەردەمی بابانەکانەوە کە دروست بووە بابانەکان پێشەوەی بێنە سلێمانی لە قەڵاچۆلان خاوەنی مەعریفەت و خاوەنی کەلتور و زانستێکی زۆر بەرفراوان بوون و حجرەکانی قەڵاچۆلان و دیوانەکانی زانانی قەڵاچۆلان دیوانهایەک و جێگەهایە بوون کە بەڕاستی علم و معریفەتیان تیا بەرپاکراوە و بەیەکەوە ژیان لەوێوە گوێزراوەتەوە بۆ سلێمانی و معریفەت و زانست گوێزراوەتەوە بۆ سلێمانی و شاری سلێمانی هەر لە یەکەم هەنگاوی دروست بوونیەوە معریفەت و زانستیا بەرپا بووە و خەڵکی شاری سلێمانی بوونەتە خەڵکێکی ڕۆشنبیر و خەڵکێکی زانست پەروەر بۆیە توانیویانە پیاوانی گەورەی زۆر بەرجەستە بۆ میلەتی کورد پێ بگەێنن لەوانە مەولانا خالید و کاکە حمەی شێخ
و مەلا عەبدولکەریمی مودەڕیس پیرەمێردی شاعیر و نووسەر کە ئەمانە لە کۆن و نوێدا دەستگیرۆدەی ئەم بەیەکەوە ژیانە بوون دائیمە هەوڵیان داوە ئەم بەیەکەوە ژیانە بەرپا بکەن و لەسەری بڕۆن بە پێی ئەو بڵێن گەشتەی کە مستەر ڕیچ کردوێتی بۆ سلێمانی ساڵی 1920 واتە هەر 36 ساڵ دوای دروستبوونی سلێمانی ئەنووسێکەوە لە سلێمانیا 2144 خانوو هەبوو لەم 2144 2000یان ماڵە موسڵمان بوون 9 ماڵیان کریسیانی کلدان بوون 5 ماڵیان کریسیانی ئەرمەن بوون و 130 ماڵیش جوولەکە بوون سلێمانی لە سەرتاوە چەند گەڕێک بووە یەکەم مەڵکەندی دەرگەزێن کانیێسکان گۆیژە سابوونکەران چوارباغ جوولەکان ئەم گەڕەکانە هەریەکە پێگە و ناوبانگی خۆی هەبوو هەرێکە گەنجینەیەکی زۆر بووە لە ڕووداوی خۆش و ناخۆش لە تیاتۆ مەرکرا و تاکو و ئێساش لەسەر پێ ماونەتەوە لەناو ئەم گەڕەکانەدا بێگومان فرا ئاینی تیا بووە وەکو گەڕێ تەبەن بە جوێری ئەو نانەکەەوە گەڕەکی گاوران هەیە گەڕەکی جوولەکان هەبووە تەبەن ئەمانە هەموو لە ڕووی کۆمەڵایەتیەوە پەیوەندیان لەگەڵ یەکتریدا باش بوو و هیچ ڕووداوێکی دڵتەزیێن و ناخۆش لەم شاردا ڕووی ناوە ئەم جوولەکانە چۆن توانیویانە لە ناو مسلمانە ئیدارە بکەن ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو کللتورە دەوڵەمەنەی کە شاری سلێمانی هەر لە بنەڕەتەوە پابند بۆ پێوەی و برایم پاشا و پاشاکانی تر بە دوای خۆیانە بۆ ئێمە یعنینەوە بە دوایەوەیە بەجیان هێشتووە لەگەڵ دروستبوونی شاری سلێمانی جوولەکە لە شاری سلێمانیا هەبوون و جوولەکەکان ڕۆڵی زۆر گەوریان بۆ لە سەرمایە گوزاری لە شاری سلێمانیا و خەڵکی شاری سلێمانی زۆر بەڕێزەوە وەری گرتوون و ئەوانیش لەگەڵ خەڵکی سلێمانیا و لەگەڵ مسلمانانی شاری سلێمانی و کوردی سلێمانیا زۆر بە چاچی ژیاون ئەوە تا بینین ئێستاش گەڕەشی جوولەکان ماوەتەوە و دڵمان نەهاتوە خانووەکانیان بڕوخێنین و تێکی بدەین جێگەی خواپەرستیانە وەکو خۆی ماوە و هەتا ئەو سەردەمانەی ئەخیریش خەڵکانێک لە جوولەکە وەک شەلەمۆ لەم شارەدا مابوون هەتاوەکو وەفاتی کردو و کۆچی دوایی کردووە لێرە ماوەتەوە و نەڕۆشتووە ڕەنگە بڵێم ناخۆش بێ کە لە 51 بەدواوە سلێمانی جوولەکەکانی هەموو ئیجبار کران کە کۆچ بکەن و بەو کۆچەی ئەوان ینی زەرێکی زۆر گەورە کەوت لە کللتوری شارەکە لە زۆر لایەنەوە بە نمونە جوولەکەکان زەڕەنگەریانە کرد خومچێتیانە کرد دارتاشیانە کرد و کۆڵگێڕیانە کرد و دەیان پیشەی تریانە کرد کە بڵێن خەڵکی سلێمانیش مسلمانی سلێمانیش لەوانەوە فێر بووبوون لە ساڵی 1962 لە سلێمانی لەو پەڕی کە میلەتی کورد حکومەکەی بەدەستخۆیەوە بۆ حکومی بابانەکان بووە ئەو ڕۆژە بوو کە مامە شێخ ڕزا لە بیری دێ سولەیمانی دارولموڵکی بابان بوو ئەلەو ڕۆژانەدا کە ئاینی ئیسلام لەم شارە زۆر دەستڕۆشتوو بووە مەسیحەکان لێرە یەکەم کەنیسەی خۆیان دروست دەکەن و یەکەم شوێنە دروست دەکەن بۆ ئەوەی خواپەرستی خۆیانی تیا بکەن و توقوسی ئاینی خۆیان بەرجەستە بکەن و لەوێ ئاینەکەی خۆیان بەو شێوەی ئەیانەوێ بەڕێوەی برن تاریخی مەسیحیش لە سلەیمانی زۆر کۆنە ئەوە نییە کەوا بڵی مەسیحی هات بێتە ناو هەیە مەسیحی هەیە لە سنەوە هاتوۆتە ناو سلەیمانیەوە لە شوێنێکەوە هات لە مووسڵەوە هاتووە لە کەرکووکە بەڵام مەسیحی ئەسلی سلەیمانی لە تەسیسی سلەیمانیەوە لێرە بووە مەسەلە بۆ نمونە نەنکم لە سلەیمانی لەدایک بووە نەنکم لە قەراغ لەدایک بووە وەختی خۆی لە قەراخەوە هاتوون بۆ سلەیمانی یعنی تاریخی مەسیحێت زۆر کۆنە لە سلەیمانی و خوان بە ئەهلی سلەیمانی ئەزان خوان بە ئەسلی سلەیمانی ئەزانن لەبەرەوە ئەگەر یەکێکە ساڵیان مەسیحێ لە کوێوە هاتووی مەسە ئەمە نییە لای ئەمە نییە چکە ئێمە ئەسڵمان سلەیمانیە بەڕاستی مەسیحەکانیش لەم شارەدا وەکو باسی جوولەکەکانم کرد ئەوانیش بۆ خۆیان لە خۆیان ڕۆڵێکی گەوریان هەبووە لەم شارەدا خەڵکێکی دەستڕەنگین بوون لە کار و کردەوەکانی عەسرا بە سەردەما پێشکەوتوو بوون لە ئەلکتریکی شاری سلێمانیا ڕۆڵێکی باڵایان بووە لە دانانی ئاشی
کە زووتر پێی وتراوە ئاشی ئاگر یا ئاشی دیزڵ ئەوان ڕۆڵێکی باشیان هەبووە و ئاشی گاورەکە لە شاری سلێمانیدا بەناوبانگ بووە و هەروەها وەستاکری کۆر ناکرێ باسیینەکەین یەکەم پاتری سازی ئەم شارە بووە خاتونەخانەوە یەکەم مامان بووە نەوالخانەوە سەیدەلێ بوو هەموو کەس دەم شارە نەوالخان و ڕۆڵی نەوالخانی لە بەرچاوە لە دەرمانسازیە یەکێکی کە لە گەورە پیاوانی ئاینی مەسیحی و سەر بە ئاینی مەسیحی و پەیڕەوانی مەسیحیەت پیاوێکی زۆر گەورە بووە کە بەشێکە لە مێژووی گەورەی ئەم شارە ئەویش کەریم ئەلیاسە کە لە ناو خۆمانە مەشهورە بە کەریم ئەلەکە کەریمی ئالەکە کە لە کۆیەوە هاتووە کاتی خۆی کە لە کۆیەوە هاتووە بۆ سلێمانی و کە ئینسانێک بۆ کە خێر و خێراتی زۆر کردووە و وەزیری مەلیک شێ مەحموود بووەکەوە وەزیری مالی بووە کە ئەو بڵێن تەرتیباتی حسابات و مالی بۆ کردووە و لە ماڵەکەیە ماڵە کۆنەکەی کە لە گەڕەشی بڵێن سامونکەران لەوێ لە گاورانە داڵانێکی گەورەی هەبووە هاچی لێوە بڕۆشتایە برسی بووە ئەچوو لێ نانێ خوارد و هاتە دەرەوە ئەوەی کەوا لەگەڵ ئیسلامەکانە خێری کردو ئەوەنە لەگەڵ مەسیحەکانە خێری نەکردووە هەنی کابرایەک بووە دایم حەزی کردووە خەڵک تێرکە خەڵک محتاج نەبێ ئەمە یەکێکە لە صفاتی خەڵکی سلێمانی لە مەراسیمە دینیەکانی یەکترا مسلمانان و مەسیحەکان پیرۆزباییان لێ کردووە هاوبەشی یەکتریان کردووە و مەسیحەکانی شاری سلێمانی لە مانگی ڕەمەزانە هەرگیز لەسەر جادەکان وایان پیشان نەداوەکە ئەمانە ڕێز لە ڕەمەزان ناگرن و بە ڕۆژوو نابن مەسیحی لە سلێمانیە یعنی لە هەموو بوارەکانی ژیانە تەماشاکەی مەسیحی دەوریشی تیا هەبوو یعنی لە جۆڵاییە لە کرێکاریە لە فەلاحیە لە مامۆستایەتیە لە یعنی دەوائرەکانە تەماشاکەی هەمووی مەسیحی تیا بوو دەوری مەسیحی زۆر زۆر من بە شتێکی زۆر گران و باش ێزانم کەوە بەشدار بووە لەگەڵ برا مسلمانەکان و بڵێن بە کوردەکان کەوا ئەم سلێمانیە پەرە پێبسەنن لە ناحیەی هەموو شتێکەوە لە ناحیەی هونەرەوە لە ناحیەی کۆمەڵایەتیەوە لە ناحیەی زانستیەوە ئەمانە هەمووی دەوری چاشی هەبووە لە سلێمانیە و تەمان مەسیحی لە سلێمانی هەموو بێوەی بوون و شتی خراپیان نەکردووە و شتێکیان کردووەکەوە نیشتمان پەروەری زۆری پێوە دیارە و زۆر خەڵکە مەتحی مەسیحەکە لەبەرەوەی کەوا ئینسانێکی پاکە و درۆ ناکە و زیاتر نیشتیمان پەروەرە ئەم بە یەکەوە ژیانە هیوادارین بۆ سەدەکانی داهاتوو بگرە بۆ زیاتریش لە سەدەکان درێژە بچێشێ و بتوانین بە هەمومان وڵاتی خۆشگوزەرانی شارێک پڕ لە ئاشتی و ئاشتەوایی پڕ لە خێر و خۆشی ئەوەی کە خوای گەورە مرۆڤەکانی بۆ ئامادە کردو دروست بکەین و هەتا ماوین و هەتا نەوەکانمانەمێنێ ئەو خۆشگوزەرانی و بەیەکەوە ژیانە بەردەوام بێ هەڵبەتە لە سلێمانی ژنیش لە شانی پیاوەوە بەشداریەکی ڕۆحی و هۆشیارانی بووە تا کار دەگاتە ئەوەی ژنێکی وەک حەفسەخانی نەقیب نامەی ناڕەزایی بۆ مندوبی سامی و کۆمەڵی گەلان بنێرێ ژن لە سلێمانی لە هونەر و ئەدەب و ڕۆژنامەوانیشدا بەشدار بووە. پاش شکستی شۆڕشی جەنگی بازیان و شکاندنی هێزی پێشمەر شێ مەحموود لە تاسلوجە ڕەو دەستی پێ کردووە لە نەچکری عێراق و هاتوون سلێمانیان داکردووە ژنەکان سەرپەرشتی ماڵەکانیان کردو خێزانەکانیان
ڕزگار کردو لە مەترسی ڕزگاریان کردوون ئەمە بۆ بەهۆیەوەی کەوا ژنان یەک بگن و بیر بکەنەوانە و بیر و لەو سەردەمەشا شۆڕشی ئۆکتۆبەری رووسیا بۆ ئەمانە هەموو هاندەرێک بوون کە ژنی کوردیش بیر لە ئازادی و ڕزگاری بکاتەوانێ من لە ساڵی 1930 لە عمری 6 ساڵیە دڵنێ بڵاو بۆ لە سلەیمانی کە مەکتەب ئەکرێتەوە بۆ کچان مەکتەبەکەش خۆبەخش ماری یەکتابەگی مستەفابەک لەگەڵ عەلیبەگی فەحوڵابەک ئەمە لە سابوونکەران لە گەڕەکی سابوونکەران لە خوار حەمامی مفتیەوە نزیک مزگەوتی سێ حەسەن چەند هۆدەیەکی خۆبەخش کرد بۆ ئەم کچانە ئەم کچانەش عیسمەتی حاجی ئیبراهیم ئاغا زەکیەخانی سعی قەزاز نوسەتی حلوی سەنیە ئیبراهیم منیرە قەفتان ئەمانە لە پێش منەوە تەمەنێکیان هەبووە کە ئەمانە داخل بوون لە دوای ئەوە ئێمە نەجیبەی مەجیبەک بەدریە عەلی بەهیە مەعروف ئەدیبە یامولکی سعدیە حوسێن نازم کچانی حەسوونە فەنی فاتمەیان و جەمیلەیان کافیە نەزیرەخانی منیرەخانی قاراغای حەسەن ئاغا ئەمانە باوکمان یەکەم کەس باوکی من زۆر گلەیی هاتە سەر کە تۆ سەباقیە بووی بۆ ئەم کچانە کە نارتانە مەکتەب زۆر یعنی بە سوودەتێکی وە کاک ئاسۆ زۆریان پێ ناخۆش بوو کە کچ بتوانێ بخوێنێت حەبسەخانی نەقیب کە ژنێکی زۆر بلیمەت و زیرەک بوو هەر لە مناڵێ و زیرەکی پێوە دیار بووە لەبەرەوە لە ناو مەجلیسی باوکیا گەورە بووە و پەیوەندی باشی لەگەڵ ڕۆشنبیران و سیاسەتمەدار و خەڵکانی هەبووە و شەهید شاعیران وەکو پیرەمێرد و ئەمانی تر ئەمە زۆر کاریگەری هەبووە دەورێکی باشی بین و هەموو ژنانی کۆ کردوتەوانێ لە ساڵی 1926 ڕێکخراوێکی کۆمەڵی زانستی دروستەکەن هەوڵ بن دەستەوەستان مەبن ئێمە میلەتێکی ژێردەستەین نابێت چاوەڕێی دەستی کەسکەین پیاومان هەیە شاعرە السلام عليكم. عليكم السلام. بخير بێ باشی. بخير بێ بخير بێ خۆش بخير بێ سەر چاو ئەمە کێ لەگەڵە بخير بێ جا خورشەیان باسی ئەوم بۆ کردن ژنی خوێنەوار و وشیار بۆ ماڵی باشە بۆ مناڵی بۆ مێردی بۆ میوان بەڕێکردنی کوڕە بۆ هەموو شتێ باشە حەبسە خانجان تازە ئێمە لە چیا ماوین خوێندن بە ئێمە چی نابێ تا بۆتانەکرێ فێر بن خۆتان ناتوانن کچەکانتان وەڵا شوورەیە کچ لە ماڵەوە کۆت و بندکەن عەجەب کوڕەکانتانە نێرنە مەکتەب بەڵام کچەکانتان نا کوڕە باوکیان ناهێڵە ئەڵێ کچ حرامە بچێتە مەکتەب بە کاکەحمەی شێخ لای من ئەوە حرامە ژن نەخوێنەوار بێ دایکم بە خۆتان نابچنەوە تۆزێ هۆشیار بن ئەم عەباو پەچانەش فڕێن ئەوەنەی من بزانم ژنی کورد عەباو پەچەی نەبووە هەر لەگەڵ پیاوە لە باخ و بێستان و خەریکی کار و فەرمان بوون نە عەباو نە پەچەش و ئەوەڵ کەسیش بابیرم نەچێ کە لە ڕەشی نەجاتیای حەبسەخانی نەقیبەوە کە لە عەبری حەوساریمانەوە پەچەی لابرد پەچە و نقابی لە سلەیمانیا لابرد چونکو لە عەمری حەوساریە ئەبوایە کچ پەچەی بگرتاوە و عەبای بەسەرەوە بوایە لە کۆڕی سیاسیشە دەوریان هەبووە و یەکی لەوانە کە حەبسەخان هانیاون کە بێ ژن دەوری هەبێ و لە خەبات و لە تێکۆشانە ژن هیچی کەمتر نییە لە پیاو لە سەردەمی حکوومەتەکەی شێخ مەحموود داوای ئەوە کردو کە ژن بەشی هەبێ لەو حکوومەتەیە پاش لە ساڵی
1930 حەفسەخان دەورێکی کاریگەری بینیۆ کە کاغەزی بۆ هەموو سەرخێڵ و هۆز و هینەکانی کەرکک و هەولێر و زاخۆ و بەرزان و ئامێدی ناردۆ کە داوای پێشگیریون کە یەک دەنگ بن ئەڵە حەفسەخان وای کردن کە لەمە کوردی یەک کرد هەموو یەک بوون بەرامبەر بە یەک داواکاریان هەبوو بوون بە یەک و داواکاریانە ئەکرد کە ئەو سەردەمە دوای ئەوە کە زۆڵم و زۆری حکومە زیایی کرد حەفسەخان ناچار بوو کە نامەیە بنێرێ بۆ عوسوەت الئومەم. ئەوەی نەکراوە نەبووە دوێنێ پیاوانی ئینگلیز و دز و جەردە و دار و دەستەکانیان کردیان دایکیان بمرێ ئەڵەن لە جەنگەکەی دوێنەیە سیانزە کە شەید بۆ جگە لە بریناریش یاخواڕۆڵە دایکەتان بمرێ ئەم شاریان خەڵتانی خوێن کردووە ڕەبی دایکیان بمرێ سەبەب کاریان بە کۆی زوخاڵ بێ فتح ئاسە و ڕقانە بەبەسیت مەرەکە بکش نامەیەکم بۆ بنووسە بۆ مەندووبی سامی بەریتانی ئەمرە فەرمی جەنابی حەفسەخان بنووسە بەبێ سەلام و کەلام بنووسە لە نەقیبزادە حەفسەوە بۆ شکۆدار مەندووبی سامی بەریتانی حوتی ئەیلولی ساڵی 1930 لە سلێمانیەوە تکا لە شکۆدارتانەکەم ئەم بروسکەیە وەرگەرنە سەر زمانی ئینگلیزی و وێنەیەکی پێشکەشی کۆمەڵەی گەلان بکەن لە جنێف ئێمەی کورد بێزاری خۆمان بەرامبەر بەم کارە دڕندانەیە دەردەبڕین و هەتا خوێنی کوردایەتی لە دەمارەکانماندا بجمێت هەر باسی دەکەین و دەکەین ئێوە یاسا پارێزن ئەگەر وابێت کێنەوانەی یاسایان پێشێل کرد هێزە چەکدارەکانی میری بۆ نەوەستان کە بە جەماوەرەکەیان کرد بەڵکو و ڕژانە ناو ماڵەکەی منیشە و کەوتنە پشکنین و ڕووی چەکەکانیان کرد بۆ سنگی ئافرەتەکان.